بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز هاتوونەتە خزمەتتان ئومێد دەکەین سەرەتای هەفتەیەکی نوێ و دەستپێکی ڕۆژێکی پرخێر و بەرەکەت چاوەڕێتان بکات تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. دەست بەش. سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێ و لە دەستپێکی هەفتەیەکی نوێ داهاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردنی کێک لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین باز لە خولو و چالاکیەکانی یانەکانی کوردستان دەکەین بۆ پێی کە نزیکەی 15 ڕۆژی دیکە خولی نایابەکانی کوردستان دەست پێ دەکەن و خولە یەکێک لەو یانانە ینی دەربەنیخانە کە ئامادەکاری کردووە خۆیان باز لەوە دەکەن کە بە ڕاهێنەرێکی نوێەوە بە کۆمەڵێک یاریزانی نوێەوە ئامادەکاری دەکەن بۆ خولە و دەیانەوێت لە خولەکاندا سەرکەوتن تۆمار بکەن. وەروها بابەتێکی دیکەمان باز لە چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایەنە بۆ پێی کە لە ئێستادا قوتابیانی پۆلی 12 دواوی کە پۆلی 12 تەواو کردو دەیانەوێت لە ڕێگەی ئەو فۆرمەوە بگەن بە زانکۆکان و یاخود و زانکۆوانی کە خۆیان دەیانەوێت باز لە بەگشتی باز لەو فۆرمە دەکەین و بزانین کەم کورتیەکان چین و بزانین خوێندکاران چۆن ئەو فۆرمە پڕ بکەنەوە. بەڵێ کۆمەڵێک بڕگە و بابەت و وەروەها زانیاری تیشمان بۆ ئامادە کردووە لەگەڵتان بەردەوام ببین. دەستپێکیش دەچنێ لای پێشبینیەکانی کەشوهەوا و وەروە بەرزی و نزمی پلەکانی گەرمای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ هازان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە هاوکارمان وشار محەممەد چۆتە دەربەنیخان لەگەڵ ئیدارەی یانەی وەرزشی دەربەنیخان ڕێپۆرتاژێکی ئامادە کردو ئەوانی بەسەر کردوێتەوە باس لە ئامادەکاری و کار و چالاکیەکانەکان بابەتێکی وەرزشیە دیارە لە هەرێمی کوردستان کۆمەڵە گیانەی وەرزشیمان هەیە وەروە هەر کامێکیان تایبەتمەندی کتابەتی خۆیان هەیە لە ڕووی توانا و هێز و وەروەها بەشێک لە یانەکانیش لە ڕووی پشتگیریکردن واتە جەماوەر جمهورەوە جەماوەرێکی زۆر لەگەڵیانە بێت دەبینی لە یاریەکانی ناوخۆی کوردستان ڕێژەیەکی زۆر هاوڵاتیانی کوردستان بەشدار دەبن ئەمەش گروتینێکی زۆرتر بە بواری وەرزشی و هەروەها بەلایانی وەرزشی یانەکان دەدات. دانیا تۆ سەیری یانەکانی ناوخۆی کوردستانەکەیت؟ زۆر زۆر بەکەمی مەگەل لە هەواڵەکانە ڕاستیە. هیچ هاندرێکی هیچ یانەیەکی لە کوردستان دەری لە هەورامان بنوانێ تیپمان نییە. لە ماوەی 15 ڕۆژی دیکە بڕیارە خولی نایابەکانی کوردستان دەست پێ بکاتەوە یەکێک لەو یانانی کە ئامادەکاری کردووە یانەی دەربەنیخانەکەەوە خۆیان ئاماژە بەوە دەکەن بە ڕاهێنەرێکی نوێ و هەروەها بە کۆمەڵێک یاریزانی نوێ و ئامادەکاری دەکەن و ڕاهێنانی نوێ دەکەن و باز لەوە دەکەن کە دەیانەوێت بۆ خولی نایابەکانی کوردستان سەرکەوتن تۆمار بکەن و ئەوەی جیاوازە لەو ناوچەی شارەزور و سەی سادق و دەربەنیخان بوونی جمهورێکی زۆرە لەوەیە کە دادەنیشتن و زۆر بە تامەزرێەوە چاوەڕێی بردنەوەی یانەکەی خۆیان دەکەن. لەو بارەوە هوشیار محەممەد کەوە گاوکارم ئاماژەی پێکرد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. تیمێکی ڕاهێنەر و یاریزانی نوێوە
دەستی بە مەشق و ئامادەکاریەکانی کردووە بۆ خولی نایابی کوردستان کە بڕیارە لە ناوەڕاستی مانگی ئایندەوە شەمەندەفەری خولەکە بکەوێتە گەڕ. هۆگر عەبدوڵڵا ڕاهێنەری نوێی یانی دەربەندیخان تەنها 6 یاریزانی ساڵی ڕابردووی بانگێش کردوێتەوە پێک هاتە سەرەکیەکەی و یاریزانەکانی دیکەی لە ناو ئەکادیمیای وەرزشی یانەکەوە بۆ خولی نایاب سەرخستووە تا ئەوەی بەهێز و بازوو یاریزانانی خانەخوێ کێبڕکەی نازناوەکە بکات. پشتبەستنی ڕاهێنەرەکەی دەربەندیخان بە یاریزانانی ناوخۆ دوای ئەوە دێت شارەکە لە 2014ەوە خاوەنی ئەکادیمیایەکی تایبەت بە خۆیەتی بۆ دۆزینەوەی توانای وەرزشینەوەکانی شارۆچکەکە و لە ئێستادا یانی دایک دەیەوێت بەرهەمی 7 ساڵ کارکردنی بچنێتەوە و چیتر بودجەیەکی زەبەلاح بۆ هێنانی یاریزانی بیانی بە خەرش نەدات. بەڵام هۆگر نایشارێتەوە بەڕاشکاوی بە دەستەی کارگێڕی یانەکەی وتووە گرفتی جدی لە پێکاتەکەیدا هەیە و پێویستە یاریزانی نوێ بهێنرێتە یانەکە تا ئەوەی کەلێنەکانی یانەشین پۆشەکە شۆک و یانەی وەرسی دەربەندیخان لە ئامادەکاریان و ئامادەکاریەکەین بۆ ئەوەی تیپێکی باش پێک بێنین بۆ کێبڕکێکانی خولی نایابی کوردستان بۆ وەرزی نوێ بڵێن. تیپەکەمان تیپێکی تازەیە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ پار ساڵاس زۆرێک لە یاریزانەکان ڕۆشتون لێرە نەماون تقریبان ئێمە 6 یاریزان لە یاریزانانی پارماوە لە تیپەکەمان تیپێکی تازەمان دروست کردووە لە زۆرە لە گەنجانی شاری دەربەندیخان و وەرزشکارانی دەربەندیخان و هەنێکیش لە ئەملاولا کە یاریزان ماوە هێناومانە چونکە ئێمە بە حکمیەوەی ئاخر نادیم لە دەڤەری بڵین سلێمانی و گەرمیان دەستمان کردەوە ئامادەکاری زۆرێک لە یاریزانەکان ڕۆشتبوون عەقدیان کردبوو. بە حکمەوەی ئێمە لە سەرەتای ئامادەکاریەکانمانین بۆ خولی کوردستان و خولەکەش نزیکە ماوەی ئامادەکاریەکەمان تۆزە کەمترە بۆی کۆمەڵێک حاڵەتی نەخوازراوە. تەمرینەکانمان زیاتر خۆی بینێتەوە لە تەمرینی توانای جستەیی و قووەتە زیاتر بە حکمەوەی کە خولی کوردستان خولێکە لە هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شایاری تۆپی پێ یاریەکە کە زیاتر پشت بە توانای جستەیە بەسێ وەک لە مەهارە و عەقڵیەت. بۆ پێش ئەمە دەستمان کردووە بە ڕایانانەکانی خۆمان لە توانای جستەوە دەستمان پێ کردو و وردە شادوینەتە سەر تەمرینی هونەری و برەودان بەو پێکهاتە و بەو پلانانەی کە ڕایەنەر لە مێشکی خۆیەتی بۆ بتوانین بخێنە سەر لاکێشەی سەوزی یاریگە. ئێمە عەدەد یاریزانەکەمان چونکە بیدایەتی دەست پێکردمان عادەتەکەمان کەمە زۆر جار ناگەین ئەوەی کە بڵێن دوو گۆڵێکی بینی هەردوو تیپی خۆمان بکەین بەڵام وردە ئینشەڵا لە هەوڵی ئەوان لە ڕێی دەستەی کارگێڕی و بەڕێز کاک سەربەرشار تیپەکەمانەوە کە ئەو کەم و کوڕیانە هەن لە تیپەکە بەپێ ئیمکانی یانەکە پڕ بکرێتەوە بۆی بتوانین کێبڕکێکی باش بکەین و تیپێکی باش تۆپ بکەین بۆ ئەم ساڵی خولەکە. نزیکی 7 بۆ 8 ساڵە من لە ئەکادیمیای دەربەندیخان لە فێرگەکانی یاریم کردووە پاشان سەر خراوم بۆ ئاسی تازە پێگەشتوان و لەوێشەوە ئەلحەمدولیلا ئەمساڵ توانیم ئاسی پێشکەشکەم کە بانگێشتیان بۆ ڕیزی پێشکەوتوان و لەگەڵم یاریزانە بەزمونانەیە بە پەرە بە توانەکانی خۆم دەم و ئاسی خۆم دەرخەم. ماوەی چەند ساڵێکە یانی وەرزشی دەربەندیخان شانی خۆی داواتە بەر ئەرکێکی تەواو پیرۆز کە لەوە دەرچووە کە ڕاضیەکی تەقلیدی بکە هەوڵی داوە کە گرنگی بدا بە یاریزانەکانی ناو شار بە بەهرەکانی ناو شاری دەربەندیخان خۆی بە مەبەستی پێگەیاندنی چەند یاریزانێکی بەهرەمەند کە بەڕاستی لە کوردستانە چەندین یاریزانمانەیە کە هیچیان کەمتر نیە لە یاریزانە گەورەکانی ئەوروپا تەنها گرنگی پێدان هەبێت. ئەم ساڵ من و چەندین یاریزانێتر کە ئەتوان بڵێم تیپەکەمان لە مستەوای نیمچە خۆماڵیش زیاترایە کە زۆربەی یاریزانەکان خەڵکی ناو شاری دەربەندیخان هاتوین و بانگێشتراین بۆ یانی وەرزشی دەربەندیخان کە برەو بە ئاسی خۆمان بدەین. ئینشاءڵڵا بۆ ئێمەش فرسەتێکی تایبەتە هەوڵی خۆمانە دەین جووری تەواوەکەین بۆ هیوای کە بە دڵی ڕایەنەر بین و بتوانین مستەوای خۆمان پێشکەشکەین و ئەوە بۆ هەموو عێراق و هەموو ژیانیش بسەرمێنین کە کوردیش یاریزانی بەتوانێتیایە و ئەتوانین کە لە ئاستی یاریزانە گەورەکانی جیهاندا گرنگە یاریزانی ناخۆ گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە گرنگی پێ بدرێ بەڵام تۆ ناتوانانی یاریزانێک سیرەکەی لە تازە پێگەشتوان یا لە لاوانیش هەنێکی ئیسا کە هێناومانە لە تازە پێگەشتوان لاوان یاری کردو هەنێکی هەر یاری نەکردو تازە پێگەشتوان و لاوان هەنێکی یاری کردو و دابڕاوە لە پێشتر لەیانەکە ئیسا ئێمە هێناومان تۆ بتوانین سوودی هەبێ بۆمان یعنی ئیسفادەی لێ بکەین هیچ نەبێ وەکو بەدیلی ئیسفادە لەمانە بکەین بەدیلێکی باشم بۆ تیپەکەمان و بەدڵنیای احتیمادی شەخێنە سەرانی تر زۆر جاریش ئەوش لا یاریزان خۆیمێنێتەوە ئێمە هەموو شتێکی پێکەین هەموو شتی کارێکی لەگەڵاکەن لە کاتی ڕاهێنانەکان لە کاتی تەمرینەکانە زۆر شیش بێتەوە لای خۆی یاریزانەکە خۆی و ئاس و
توانای خۆی من یەکەم ڕۆژکاتم حاضرەمە لەگەڵام یاریزان خۆشەویستانە یەکەم قسەم کە کردومە لەگەڵیان مۆزوعی خواردن و مۆزوعی ئیسراحەت بووە چونکە تۆ گەر ئیسراحەتی نەبێ لێرە تواناو نیە ئەو تەمرینێکی ئێمە داین ڕۆژانە تەطبیقی بکەی ئەو تەمرینێکە قورسە لێرە وەری ئەگەری ئەگەر ئیسراحەتی لەگەڵان نەکەی یا خواردنێکی باشی لەگەڵان نەبێت هیچ سوودێکی نەی ئیسفادێکی لێ ناکە یاریزان بۆیە دڵنیا بە یاریزان چەندێک لێرە ڕاهێنانەکە ضرورە بۆی دوو ئەوەنە خواردنەکە لەگەڵ ئیسراحەت و خەوەکی ضرورە بۆی تۆڕە کۆمەڵاتەکان بە تایبەتی ئەوە تەسیری زۆر سلبی هەیە لەسەر یاریزانی خۆمان چونکە یاریزانی خۆمان بەعامی بڵێن کوردستان و ئاسیایش نەگەشتە ئەو ئاستی سەقافەتەی بۆ نمونە ینی بتوانێت کاتێک بۆ خۆی دابنێ بڵێ من لە سعات 11 شەو یا 12 شەو تاوای کۆتایی بەمێنم و ئیسراحەتەکەم نە زۆرێکمان زۆر جاری وا هەبووە ینی دوای دەوریەکان یان لە ئەسنای دەوری شابووە یاریزانە بووە تا بەیانی سیرەکەی خەریکی تۆڕە کۆمەڵاتەکان بە خەریکی یاریکردن لەگەڵ پۆبجی و لەگەڵ چی بووانە ئینشەڵا من ئەمەلم هەیە بەم یاریزانانە بەتایبەتی ئەم گەنجانەی کە هاتوون مادەم خۆیان تەمۆحی ئەویان هەیە یاری بکەن شوێنانە بێتۆ لە تیپەکانە ئەبێ کۆمەڵ شتێکی وازی لێ بێن بە تایبەتی مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتەکان و هێڵی ئینتەرنێت و فەیسبوک و ئەو شتانە و زایدن خواردنیان ئەبێ خواردنیان ڕێک بکەنەوە خواردن ڕێک نەبێ لەوە چێ زۆر زەعیفی بەوە یا زۆر خەڵەو بی بەوە یا لەگەڵ ڕاهێنانەکانی ئێمە توانا و بەرگە و هێز توانای ئەوە نەبێت کە ڕاهێنەکان بەباشی بکەیت یەکێک لە خاڵە بەهێزەکانی یانی دەربەندیخان بوونی هاندەرێکی سەرسەختە کە هەمیشە و بەبێ گوێدانە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و تەنانەت بوونی ڤایرۆسی کۆڕۆنا هەفتانە لە یاریگا تاقانەکەی شارەکەیان ئامادە دەبوون بۆ هاندانی یانەکەیان تا ئەوەی سێ خاڵی هەموو یاریەک لە یاریگای خۆیان کۆبکەنەوە بەڵام بەهۆی نەبوونی ئەنجام و لە هەمان کاتدا دروستبوونی چەند دەستە و تاقبێک دژی کارگێڕی یانەکە بەشێک لە هاندەرانی دابش کردووە و بەم هۆیەشەوە یانەکە مەترسی هەیە کێشەکانی ژووری خۆگۆڕین کاریگەری لەسەر کەش و هەوای یاریگاکەیان دابنێت بەو هۆیەوە هۆگر عەبدوڵڵا داوای لە تەواوی هاندەرانی یانەکەیان دەکات هەرگلەی و تێبینیەکیان هەیە پەیوەندیان پێوە بکەن تا ئەوەی هەمووان بە یەک تیمەوە بەرەو دەستپێکی خولی نایابی کوردستان بڕۆن و گرفتە بچووکەکان لە ئامانجە سەرەکیەکە دووریان نەخاتەوە من ئیشەڵا ئەمەلم هەیە و هاندەرە خۆشەویستانیش کە نیگەرانێکیان هەیە لە یانەکە ئێمە هەموو کاتێ من بە تایبەتی من خودی خۆم هەموو کاتێ دەرگای هەم فەیسبوکەکەم هەم مۆبایلەکەم هەم ماڵشم کراوەتەوە بۆ هەر کەسێک بۆ هەر بۆ ڕێزێک ئەوەی کە نیگەرانەیەکێ لە یانەکە یعنی دەرگامان کراوەیە بۆ گوێگرتن لیان شتێک بیانی قابلیەوە بێ چارەسەر بگرێت چونکە هیچ شتێ نییە بێ چارەسەرکردنی چونکە ساڵانی پێشوو کە لێرە ئیشمان کردووە سواز بەخوای گەورە ئەوەی کە شانازی ئێمە بۆ جێ شانازی ئێمە هەندەرانی خۆشەویستی شارەکەمان بکە بە تایبەتی لە شاری دەربەندیخان کارەکەمان بووە بە دڵنیاییەوە یاریزانی ژمارە 12 ئێمە بوون ئیشەڵا ئومێدمان هەیە ئەم ساڵش بگەڕێنەوە چۆن ساڵانی پێشوو تەژیعیانەکەیان کردو چۆن هانیانەکەیان ناوانە کۆمەڵە نیگەران بوونێگەیە کۆمەڵە عاجز بوونێگەیە کۆمەڵە یعنی خاڵی لاواز و خاڵی بچووک هەیە نەکرێ بە خشتی گەورە هەر شتێکی قابلی تەحمل و قابلی چارەسەرکردنی ئینشەڵا بۆ ئەمەلەوە بتوانین هەمومان پێکەوە خزمەتی شاری دەربەندیخان بکەین چونکە ئەمە تیپی مامۆستا هۆگر نییە بە تەنها بڵێ هۆگرە دۆڕاندیا بدیوە چونکە ئەمە تەمسیلی شارێکەکەین ئێمە تەمسیلی شارێکی گەورەیەک و دەربەندیخان قەزایەکی گەورەکەین ئینشەڵا بتوانین بە هەمومانەوە شتێکی جوان مێژوویەکی جوان بۆ شاری دەربەندیخان و هاندەرانی خۆشەویست بنووسینەوە ئەوە ماوەی هەفتەیەکە دەستمان بە ئامادەکاریەکان کردووە سوپاس بۆخوا ئەمساڵ ئامادەکاریەکان باشەڕوات ئەوەی جێگەی دڵخۆشیە کۆمەڵێک یاریزانی لاوی ئەم شارە هاتۆتە پێشەوە بە هیواین لە جێگەی متمانی ڕایەنەرا بن لە جێگای متمانەی هاندەرانی یانی وەشی دەربەندیخانە بن بە هیواین ئەم پێکاتە لاوە کە ئەمساڵ ینی دەربەندیخان کاری لەسەرەکە بتوانین ئەنجامەکانی دڵخۆشکەر بن ئێمە خاوەنی هاندەرێکین لە کورسانە هاندەرێکی هەمیشە حەماسی هەمیشە پشتگیر هیوادارین بتوانین دڵیان خۆشکەین بەشێک لە هاندەران یانی وەرشی دەربەندیخان ڕەنگە لە ساڵانی داهاتووە ڕابردووە هەندێک لەو گازندەی وایە نەبوو بێ کە یاریزانی خۆماڵی لایەنەکە ڕێژەی کەم بووە بەڵام ئەوەی جێگەی خۆشبەختیە کۆمەڵێک یاریزانی لاو و بەهرەمەندیان هێناوەتە پێشەوە ئەمساڵ و کار لەسەرەوە کرێ لە داهاتووە یانەکە زیاتر پشت بە یاریزانی شارەکەی خۆی بەسێت ئەمەش جێگەی دڵخۆشی هەمومانە ئیشەڵا هەوڵەدەین بە هەموو لایەکمانەوە ئەنجامێکی دڵخۆشکە بەدەست بێنین ئەوەی ماوەتەوە لە چەند ڕۆژی داهاتوە ئیشەڵا ئێمە بتوانین ماسکە تەدریبیە بکەین لە شاری هەولێر چەند یاریەک بکەین وەک ئامادەکاری و ئەو نەقسە و ئەو مەرکەزانەی کە ئێمە لاوازین تیا بتوانین یاریزانی باشی بۆ بێنین و پڕیکەینەوە ئیشەڵا بە هەموو لایەکمانەوە بتوانین ئەنجامێکی باش بۆ میانە و بۆم شارە خۆشەویستە بەدەست بێنین یەکێک لە هەستیارترین ئەرکەکانی نێو یاریگا ئەرکی گۆڵپارێزانە کە گۆڵچیەکان پێویستە لایەنە هونەری و جەستەییەکانیان بۆ هەموو یاریەکان
لە بەرزترین ئاسدا ئامادە بێت. بەو پێی کۆتا وێزگەی پارێزگاریە لە ئەنجامی یانەکان و لە ئەگەری ئامادە نەبوونی ئەو گۆڵپارێزە دوور نییە یانەکە دووچاری دەیان ئەنجامی وەرزشی چاوەڕوان نەکراو ببێتەوە. تاریق ئەحمەد ئەم وەرزە پەیوەندی بەیانی دەربەندیخانەوە کردووە و پێشتر وەک ڕاهێنەری گۆڵپارێزانی یانەکانی نەورۆز و چەمچەماڵ کاری کردووە. بەم پێش دەیەوێت ئەزمموی خۆی لە یانەی دەربەندیخان درێژە پێ بدات. بەڵام ئەم ڕاهێنەرە نیگەرانە و پێی وایە گۆڵپارێزان وەک پێویست ڕۆڕیان لە بەرچاو نەگیراوە و یانەکان گریگیان بۆ بەشە سەرەکیی ناو یاریگا نادەن. ئەم قسانەی ئەم ڕاهێنەرە لە کاتێکدایە لایەنی کارگێڕی یانی دەربەندیخان 2 گۆڵپارێزی بە ئەزمون و 3 گۆڵپارێزی تازە پێگەیشت و خستۆتە بەردەم ڕاهێنەرە نوێیەکەی تا لەو ڕێگەیەوە تیمێکی بەهێزی گۆڵپارێز بۆ یانەکە ئامادە بکات. لە هەرێمی کوردستانیشە بەڕاستی پشتگوێ خراوە، یعنی لە هەموو عالەما، بەڵام ئێمە زیاتر هەستەکەین لە کوردستانە گۆڵپارێز پشتگوێ خراوە، ڕایەنەری گۆڵپارێز پشتگوێ خراوە، وەکو وڵاتان یارمەتی نایە ئاسانکاری بۆ ناکرێ. بەڵام سوپاس بۆ خوا ئەم جەماعەتە لاوانە کە دێنە سەرۆ هیوادارین بتوانین ئێمە یارمەتیان بین بۆ ئەوەی ئاسێکی باش پێشکەش بکەن و هەرێکێک ڕوو لە نادیە بکە و ئیسفادەم بە نادیەکە و بەخۆشی بگەین. بەڕاستی جاران ساڵانی پێشوو بڵێن لە هەشتاکان و نەوەتەکانە گۆڵپارێز ئەو دەورە سەرەکیی نەبوو، بەس بەڕاستی ئەم ساڵ و ساڵانی لە 2010 بەرەو سەر یعنی بواری گۆڵپارێز احتمامێکی زۆری پێدراوە لە وڵاتانە لە نادیەکانە ئابینی گۆڵپارێز موچەکەی نزیکی یاریزانە بێتەوە، یاریزانە باشەکان، چونکە ئەمەش لە ئەهمیەتی شوێنەکەی گۆڵچیە، وەکو گۆڵچی چۆن بتوانێت دیفاع لەو تیپە بکە هیچ نەبێنەیە لە گۆڵی لێ بکرێ، ئەگەر گۆڵیش نەکە تیپەکەی گۆڵی لێ نەکرێت تعادل بێ. هیوادارین بتوانین لە کورسانیش کۆمەڵێک گۆڵپارێزی بەتوانە پێشکەش بە وەرزش بکەین لە بوارەدا. ئەمساڵ لەگەڵ دەربەنیخانە بەردەوام بووم بۆ یەک وەرز. بواری ئێمە بواری گۆڵپارێزیە، بەڕاستی لەم ڕۆژگارە بواری گۆڵپارێزی یەکێکە لە پیشە سەرەکیەکانی تۆپی پێ، یەکێکە لە هەستیارترین بەشەکانی تۆپی پێ. لەبەر هەستیاری بوارەکەی بینیمانە هەر کاتێک گۆڵچی لە تیپێکا باشە بێت، تیپەکە بەعام باشە بێت، ئەگەر هیچ نەبێت عادل لە بێیانی. لەبەرەوە بواری گۆڵپارێز زۆر زەرورە و ئێستا ئەگەر هەستەکەین ینی لە کوردستانیشا زیاتر پەرە بە بواری ڕاهێنەری گۆڵپارێز دەدرێت بۆ ئەوەی بۆ یارمەتیدانی گۆڵپارێزەکان بۆ ئەوەی باشترین ئادا پێشەشکەن لەم ڕۆژە. بواری گۆڵپارێزیش بڵین لەیانی دەربەنیخانە ئەمساڵ لە ڕەسیە جیاواز لە ساڵانی داهاتوو ساڵانی پێشوو گۆڵپارێزەکانمان درەنگ دەستمان پێکرد، هەرچەند هیوادارم بتوانین ئاسێکی باش پێشکەش بکەین و یارمەتی تیپەکەمان بین کە چۆن بووە ئەمساڵ، چونکە ئێمە تەموحمانەوەی بەس بمێنینەوە لە نایابە لەبەر قەیرانی دارایی لە نادیەکە. هیوادارین بتوانین گۆڵچەکانی یارمەتی دەری تیپەکە بن بۆ سەرکەوتن بۆمانەوە لە نایابە. ئەزمموی 30 ساڵ کارکردن و بەردەوامی لە خولەیەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان کە خۆی دەبینێتەوە لە پلە 2 پلە 1 و خولی نایاب یانەی دەربەندیخانی پەلکێش نەکردووە تا خاوەنی داهاتێکی سربەخۆ و جێگیری خۆی بێت تا لەو ڕێگەیەوە یانەکە بە کەناری ئارامی ئابووری بگەێنێت. لە بەرامبەریشدا یانەشین پۆشەکە هۆکاری خراپی دارایی یانەکان بۆ پاڵپشتی نەکردنی حکومەت و پشتگوێخستنی کایی وەرزش دەگەڕێنێتەوە لە هەرێمی کوردستان و ئاشکرای دەکەن کەسایەتیە کۆمەڵایەتی خواپێداوەکانی سنوورەکە نەبێت ناتوانن بەردەوام من لە کێبڕکیەکان. ئێمە لە ڕاستیدا بنی تحتی وەرشیمان نییە، نە ڕووی بنی تحتیوە نە لە ڕووی بنی ئابووریوە. لەبەرەوە ئێمە پێویستەکە حکومەت ئاوڕێک لەم یانانە بداتەوە، لە ڕووی ئابووریوە بتوانێت پرۆژەی بۆ دروستکە خۆی و بەرهێنان بکە. ئەگەر ئەوە نەبێ ئێمە چەندین جارە دەکەوینە ئەو بینەوە، ئەگەر کاک وەنمونە کاک جەمال نەبێ، کاک محەممەد نەبێ، کاکیکی تر نەبێ، یانی وەرشی دەربەنیخان ناتوانێت بڕە. بەڵام بەداخەوە ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ برا بە ڕێزانە کە ئەرک و ماندووبوونێکی زۆری خستوتە سەر خۆیان و ماندووبوونێکی زیاد لە حەدیان پێوە بەڕاستی پێوە ماندوو بوون لە خزمەتکردنی ئەمیانە. بەڵام
لە واقعە دەبێ حکومت بیر لەوە بکاتەوە یانە وەرشەکان بخاتە سەر سکەیەکی خۆی کە خۆی ئیدارەی خۆی بدانە وەکووتمان ئەگەر کاک جەمال نەبێ ئەگەر کاک محەممەد نەبێ ئەگەر کاک عوسمان نەبێ ئەگەر کاک فڵان نەبێ هەر کەسێک بێ یانە وەرشەکان بەڕێوە بەریە بۆ داواکاری لە حکومت ئاوڕێکی جدی لە ئەمیانانە بداتەوە بەدەێنیانی دەربنی خان چونکەیانی دەربنی خان پیگەیەکی جەماوەری بەهێزی هەیە و لە ڕووی ئاستی شەوە سەررجەم بەشەکانی لەسەر ئاستی نایابایە بۆ ئەم ساڵ ئێمە بەڕاستی وکو دەستی کاریگەڕی بڕیاری ئەوە دراکە ئەمساڵ هەوڵ بدرێ بە پێی ئیمکانێت ینی پارێکی محدود دیاری کراوە لەو بڕە زیاتر ئیدارە ناتوانێت سەرفکە بۆیە هەم جانبێکی تریشەیە بۆی کە هەوڵ بدەین کۆمەڵی گەنج و لاوی دەربنی خان بێنە پێشەوە بۆی بتوانین لەسەر لەبەردەستی کاتن هۆگرا بتوانن بەشم خخوای شەڵا بۆ ساڵانی داهاتوو ببنە یاریزان و هەم دەربن هەم یانەکانی تری سوودیان لێ بین طبعا بواری گۆڵپارێز لە تەمەنی مناڵیەوە دەست پێەکە بەهرەیەکە هەندێک ئەبێ ڕایەنەربی دۆزێتەوە لە مناڵێکە مەسەرەن ئێستا سوپاس بۆخوا کە ئەم قوتابخانە وەرزشیانە پەیدا بوون مناڵ پێ ئەگەیان لێسە لە دەربەنی خانە بۆ ماوەیەکی زۆر گۆڵپارێز نەبووە یعنی بڕاوە ئێستا بەڕاستی ئە قوتابخانەی تۆپی پێی دەربەنی خان دەورێکی کارایی هەبووە لە پێگەیاندنی کۆمەڵێک گەنج و لاوان کە ئیشەڵا بتوانین لە ساڵانی داهاتوە ئیسفادەیان لێ بکەین و بتوانین گۆڵپارێزی باش لە شارەکە دروستکەین و پێویستمان بە شوێنی تر نەبێ. شارۆچکەکە جگە لە تۆپی پێ گرنگی بە بەشەکانی دیکەی وەرزشیش داوە یەکێک لەو بەشانە باسکەیە بۆ ئاستەکانی کوڕان و کچان 22 ئەم مانگە کچانی باسکەی شارەکە توانیان پلەی دووەم لەسەر ئاستی عێراق بەدەست بێنن و بۆ ئاستی تازە بێکەیشتوانیش شانبەشانی باسکەی زاخۆ تاکەیانن لەسەر ئاستی عێراق نوێنەرایەتی کوردستان دەکەن و بڕیارە لە سەرەتای مانگی داهاتوو لە هەولێر بەشداری خولێکی نوێی عێراق بکەن لە هەمان کاتیشدایانەکە تیپی تۆپی سەرمێزی کارایە و لەسەر ئاستی عێراق خێبڕکە دەکات و بەشدارە بۆ نمونە باسکەمان هەیە لە لاوان و تازە پێگەیشتوان و کچانمان لەسەر ئاستی نایبی عێراقە هەردوێنێ کچانی باسکەمان بوو بە دووەمی عێراق لە حالیان ئێستا تازە پێگەیشتوانمان لە خولێکە لە کەرکووک کە خولی عێراقە دەربەنی خان و زاخۆ نوێنەرایەتی هەموو کوردستانەکەن بە هەمان شێوە هەفتە دەڕۆژی داهاتوو لە هەولێر بە هەمان شێوە لاوانەکانمان لەسەر ئاستی عێراق باسکەمان لەوێ بەشداری خولەکە وەکوتم زاخۆ جارێش زاخۆ دەربەنی خان نوێنەرایەتی هەموو کوردستانەکەن لە تێنس ئێمە تێنسمان لەسەر ئاستی تۆپی سەرمێز تێنسمان لەسەر ئاستی نایبی عێراقە بەهەڵ و مانوبوونی کادری تەدریب و دەسەی کارگەڕی ئەم ئەنجامانە بەدەساتوە ئەمانە بەکەم سیر نەکرێن ئەگەر بکرێت ئێمە بتوانین نەک بۆ ئێمە بۆ داهاتووی ئێمەش یانە وەرشەکان بخنێن سەر سکەی ئیداری و اقتصادی خۆیان ئەتوانن باشتر خزمەت بکەن یعنی گەنجولاوەکانمان بە دوور بن لە کۆمەڵێ شتی لاوەلا هەوڵ بن خۆیان بە ورشۆن خەریک بن باشترە بۆ حکومەت و بۆ ئەحزابەکانیش وایە یانی دەربەندیخان مێژووی دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کە لەلایەن کۆمەڵێک کەسایەتی کۆمەڵایەتیەوە دامەزرێنرا تا ئێستاش ئەو یانە لە بڕکێکردن بۆ بەدەستێنانی نازناوە جۆر بە جۆرەکان بەردەوامە خولی نایابی کوردستان 16 وەرزە بەبێ وەستان ئەنجام دەدرێت و وەشانی حەفدەیەمینی خولەکەش وا بڕیارە ناوەڕاستی مانگی داهاتوو دەست پێ بکات و دەربەندیخان لە یەکەم یاری خۆی دەبێتە میوانی برایەتی پاڵەوان لە شاری هەولێر یانی دەربەندیخان تاوەکو ئێستا نازناوی خولی نایابی کوردستانی دەستەبەر نەکردووە و خەونی یانەکە بەتەسێنانی نازناوەکەیە ئەگەر بۆ جارێکیش بێت. زان و خۆشەویستانەوە راپۆرتێک بوو لەسەر یانەی دەربەنی خان کە ئامادەکاری دەکەن بۆی کە لە خولی نایابەکانی کوردستاندا بەشداری بکەن بۆی وایە کە لە هەرێمی کوردستاندا زیاتر گرنگی بە وەرزش بدرێت کە شتێکە لە زۆرە لە نێو گەنجاندا هەرەوەیان بۆ ماوەتر لە کوردستان دەکەمێک دڵی پێخۆشکەن بۆ هیوایە کە زیاتر پەرە بەم بوارە بدرێت.
بەڵێزان لە درێژەی بەرنمەکەدا بابەتێکی ترمان هەیە کێویش زۆر گرنگە کە بە تایبەتی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی وەروەها با بڵێن 12 ئێستا وێژەی و زانستی هەیە و وەروە و بابەتانی تریژەوە جاران و گۆڕاوە زۆر گرنگە خوێندکاران قوتابیان چۆن بتوانن زان کۆلاین واتە ئەو فۆرمەی پڕی دەکەنەوە بۆی لەو بەش و زانکۆی دەیانەوێ وەربگیرێن هەڵە نەکەن وەروەها نمرەیەکی بەرزیانەیە زۆرجار گرفت دروزە بێت دەڵێ کەمتر وەردەگری کەمتر وەرمان دەگری یاخود ناومان نایەتەوە لەو بابەوەی تەواوی ئەو زانیاریانە ئێوە دەستان بکەوێت لە درێژەی بەرنمەکەمانە تەورێکی تایبەتمان دەبێت بۆی خوێندکاران قوتابیانی عزیز سوودمەند بن لە چۆنیەتی وەرگرتنی زانیاری باش لەسەر چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین پێش ئەوەشکەوە ئێمە لەگەڵ لەسەر زانکۆلاین بەردەوام بین ناوڕێکمان هەیە و دەگەڕێنەوە بەڵێ ئازان ئەمجاریان هاوکارم دانیار چۆتە نێو دوکانێکی گوڵفرۆشیەوە باشە هاوکارانم دیارە ئاماژە بەوە دەکەن پێشوێ بچینە لای وابەتەی دانیار هەڵی گرین بۆ دوایی لە شاری سلێمانی هاوکارمان ڕامیار عوسمان لە چالاکیەکە ڕامیار سڵاوت لێبێ و ئەم کاتت باش لەکوێی چالاکیەکانی ڕۆژلای تۆچین چی دەگوزارێ بە شێوازێکی بەڵێ بە شێوازێکی ئەزلایف ڕامیار کۆمەڵێک زانیاریمان بۆ دەگوازێتەوە بەڵێ سڵاوی خۆتان نەبێ ئەم کاتتان باش دیارە ئەمڕۆ ینی کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی برواری محەممەد هەڵمەدێکی گەورەی بانگشەی هەڵبژاردن لە شاری سلێمانی واروەها ناوچەی قەراخ قەزای قەراخ دەست پێ دەکەن ئێستا لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستانن بڕیاروایەکەمێکی دیکە بەڕێکەون بۆ ناوچەی قەراخ بۆی کە لەوێ بانگشەی کۆمەڵی دادگەری ئەنجام بدەن هەروە هەڵواسینی فلێکس و کۆمەڵێک بابەتی دیگە و هەروەها ناساندنی مرواری محەممەد وەکو تاگەکاندیدی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی دوی شاری سلێمانی لە هەمان کاتدا ناسین و ڕوونکردنەوەی بەرنامەی کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هاوڵاتیان کە بەرنامەی چی دەبێت بۆ هەڵبژاردننی داهاوتی پەرلەمانی عراق دیارە لە ماوەی ڕابردوودا ینی لە پارێزگای سلێمانی ناسانەیەکی باش بۆ مرواری محەممەد کاندیدی ژمارە سیفسەی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی دوو سلێمانی کرا ئەمڕۆژ دیارە ینی سەردانی قەراق دەکەن بۆی کە زیاتر بە هاوڵاتیان بناساندێت لە هەمان کادا هەڵواسینی فلێکسەکان ینی تا دێت لەگەڵ هەڵبژاردنەکان کە نزیک دەبینەوە لە سەروبەندی هەڵبژاردنەکان بانگەشەکانی کۆمەڵی دادگەری چرتر دەبێتەوە دەچینە لای یەکێک لە ئەو خانمانەی کە ئەمڕۆ وەکو بانگشەکە لەگەڵ مرواری محەممەد سەردانی خەلاق دەکەن بزانین بەرنمەیان چی بێ سەردانی خەلاق دەکەن یا شوێنی تریشان دەسەوە لادەما بە سپاس بۆ جەنابە ئەمڕۆ بەرنامەتان چی دەبێت بیتە ئێرەوە سپاس دەکەین پێمان بسم الله الرحمن الرحیم ئێمە ئەمڕۆ وەکو مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری بڕیارمانە دامانی مەڵبەند و بەرپرسی مەڵبەند سەفەرەکەین بۆ منتیقەی قەراغ و گوندانی دەوروبەری سەبارەت بە ناساندنی کاندیدەکەمان کە خات و مرواریە لە بازنەی دوی سلێمانی باشووری سلێمانی ژمارە 33 و ناساندنی بەرنامە و پرۆژەی داهاتووی کاندیدەکەمان بۆ خەڵکی قەراغ و دەوروبەری و ئاشناکردنیان بە بەرنامەی کۆمەڵی دادگەری تەنها ینی ناساندنی کاندیدەکە دەبێت یاخود فلێکس و شتیشان پێ هەڵوە کۆمەڵ بە سێتی ماڕۆین یەکێتی مەکان پەیوەندن بەوەی کە هەڵواسینی پۆستەرات و ئەو فلێکسانی کە کراوە بۆ خات و مرواری هەندێکیشمان کۆمەڵێ ماڵ و خەڵک و کەسایەتی هەیە سەردانیانەکەین و لە دوای ئەوەش گەڕانە بە ئەو شوێنانەی کە تا ئێستا کاندیدەکەمانیان پێنە نەسێنراوە لە قەراق ناوچەکانی دیکە کوێی سەردانیەکەنان بۆ سێ و سێنان و ئەو منتیقانی کە کەوێتە سنووری بازنەی ئێمەوە ئەمڕۆ لە بەرنامەمانە ئینشاءڵڵا بەسەریان بکەینەوە ترماوە کە سەردانی بکەن ینی بەرنامەی ئایندە چێ بەرنامەی ئایندەمان سبەین منتیقی عربەت و ئەو دەڤەرەمان هەیە دوای ئەوەش لە داهاتوە دوکان و ئەو منتیقی کاکەتە سنووری بازنەی ئێمەوە ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتومانایە سپاس مرواری خانەگەر جەنابە بێتە ئێرە پێم بڵێ بەرەبەرە نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نورانی عراق ئێوە ینی هەنگاوەکانی ئێوە
بۆ خۆ ناساندن بۆ بەدەمەوە هاتنی هاوڵاتیان چۆن بووە تا ئێستا ینی متمانەت بەخۆت هەیە کە بتوانی لە ینی متمانی هاوڵاتیان بەدەستێنی کە بتوانی دەرچی بۆ پەرلەمانی بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ بەخێر بن الحەمدوللا ئێمە بانگەشەیەکی باش و گەرم و گوڕ و گورج و گۆڵانەمان کردووە هیچ چین و تێژێک نەماوە کەم ئەوەی کە ئێستا بەرنامانەیە کە بڕۆین کەسێک ویوانەماوە کە بڵێ نەچوبینە لای بۆ بەردەوامیش دەبین ئەگەر لە شوێنێک پێمان بڵێن ماڵێکێ دەنگێکێ هەر شتێکەیە ئێمە دەڕۆین و دەچینە لایەن و داوای دەنگیان لێ دەکەین و سپاس بەخوای پەروەردگار بەپێی ئەو ئەزمونەی کە هەمانە ئەو چەند ڕۆژە ئەو مانگەی کە ئێمە بە بەردەوامی بانگەشەمان کردووە ومێدێکی زۆرمان هەیە کە ئینشەڵا بتوانین متمانی هاوڵاتیان بەدەست بێنین و بچینە پەرلەمانی عێراق ینی پرسیاری زۆربەی خەڵک ئەوێ ئەڵێن باشە ئێوە چیمان بۆ یەکەن لەمانی ڕابردووان نتوانرا هیچ بکرێت ئایا لە ئایندە دەتوانرێت چی بکرێت تۆ وەڵامت چی ئێمە بۆ خەڵکە دەڵێن لە ڕابردوشدا شتمان کردو و گومانی تێدانی و ڕوونی شەو هەموو خەڵکیش دەبینێ مەگەر کەسانێک کە هەر نیانەوە بیبینن ئەگەرنا خەڵکی زۆر کارەکانی کۆمەڵی دادگەری و پەرلەمانتارەکانی بینیوە و ئێمە دەمانەوێت نوێنەری ڕاستەقینی خەڵکی هەرێمی کوردستان بین چونکە بەڕاستی تا ئێستا ئەوانەی کە نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە نوێنەرێکی ڕاستەقینە نەبوون نوێنەرێکی بەرژەوەندی خواز بوون نوێنەرێک بوون تەنها ویستویانە جیرفانی خۆیان پڕکەن و خەڵکیان قڕ کردووە بۆیە ئێمە دەمان نوێنەرێکی ڕاستەقینە بین و ئەوەی لە توانای و ئەوەی ئێمە ئینشەڵا دەیکەین و هەوڵ دەدەین بۆ جێگیرکردنی بودجەی هەرێمی کوردستان کە ئەوە گرنگترینشتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئیتر لە هەموو بارەکاندا ئێمە هەوڵی خۆمان دەدەین و بەرنامەکەمان چڕوپڕ کردوێتەوە لەوێ ئینشەڵا کە چوین هەوڵی جێبەجێکردنی ئەو بەرنامەی دەدەین کە کۆمەڵی دادگەری دایناوە خەڵکێکی زۆر بەهۆی جێبەجێنێکردنی بەڵێنەکانی حیزبە دەسەڵاتدارەکان سار بەتۆ لە پرۆسەی هەڵبژاردن ینی بڕیاری داوە نەچێت بۆ سەرسنووخانی دەنگدان تۆ ئەمە تا چەند بەکارەی گونجاوەزانی ئایا دەنگنەدانی هاوڵاتیان پێ دوایە لە بەرژەوەندی دەسەڵاتە بێگومان دەنگنەدان بەڕاستی لە بەرژەوەندی حیزبی دەسەڵاتدارە چونکە دوای بۆ خۆیان دەنگەکانیان بۆ دەدەن ئەو خەڵکەش دەبێ بەڕاستی تێبگالەوە کە هەموو کەس وەکو یەک حساب نەکا دەنگی داوە بە کەسانێکی تر و ئیشی بۆ نەکردو و وعدەکانی نەبردوتە سەر با دەنگدا بە کەسانێک کە دەتوانێت وعدەکانی بۆ بەرێتە سەر کە وعدی قەبە نادا و وعدێک دەدا کە بتوانێت بیباتە سەر ئێمە سپاس بەخوای گەورە وعدی زۆر گەورە بە خەڵک نادین وعدێک نادین کە لە تواناماندا نەبێ ئەو وعدانێک کە لە ڕابردووستا داومانە جێبەجێمان کردووە لە داهاتووشدا هەر وعدێک بدەین ئینشەڵا دەخینە بواری جێبەجێکردنەوە و شتێک ناکەین کە خەڵک و هاوڵاتیانمان خوا نەخواستە بە جۆرێک باسمان بکەین ئێمە ئینشەڵا لە 4 ساڵی داهاتوودا کارێک دەکەین کە کۆمەڵی دادگەری سەری پێمانەوە بەرز بێت کە بتوانن زۆر بەڕاشکایی بچنە ناو خەڵک و دووبارە داوای دەنگ لە خەڵک بکەنەوە ئەبێ هەمویان ئینشەڵا بە کارەکانمان دڵخۆش بن سپاس دەکەم دیارە خانمی باشی پشتگیری دەکات لەگەڵتانە بەڵێ دانیار ئێستا ئەوان لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەرین بڕیارە کەمێکی دیکە لێرەوە بەڕێکەون بەرەو قەراخ وەکو باسییان کرد کارەکانی ئەمڕان هەڵواسینی پۆستەر دەبێت سەردانی کەساتیەکان دەبێت لە هەمان کاتدا ناساندنی بەرنامەی کۆمەڵی دادگەری و ناساندنی مرواری محەممەد کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستانە بێت دیارە ئەوەی لە پشتۆن خۆیان ئامادەکەن خانمەیەکی باش پشتگیری مرواری محەممەد کاندیدی ژمارە سوسەی کۆمەڵی دادگەریەکە لە بازنەی دوو ئێستا کەمێکی دیکە بەڕێیەکەون و دەستەکەن بە ئەنجامدانی بانگەشەکەیان بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیان عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانەوە دەچینە پارێزگای هەولێر بزانین چالاکی و زانیاریەکان لەوێ چین پەیامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوا لەوێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لەوێ سڵاوتان لێبێت کاکشوان سڵاو لە هاوکارانمان بەڵێ لەگەڵ لەناو هەفتەی کۆتایی بانگەشەی هەڵبژاردنین من پێم خۆش بوو ئەمڕۆ تۆزێک لە سیاست و ئەم بابەتانە دووسان خەمەوە بتان هێن بۆ نێو دنیای باڵندەکان ئەمڕۆ لە شاری هەولێر لە نێو دنیای بولبول و ئەو جۆرە باڵندانەی کەەوە خۆش و جوان و ئاسوودەی دەبەخشن بە مرۆڤ و دەنگێکی زۆر ئاسوودە بەخشیان هەیە لە ماوەی ڕابردوودا یەکێک لە گرانترین و دیارترین جۆرەکانی باڵندە بولبول بووە لە شاری هەولێر کەوا زۆر هەم نرخێکی زۆری هەبووە و هەمیش لەلایەن کڕیارانەوە زۆر ڕووی تێکراوە لەلایەن هاوڵاتیانەوە و بەشێکی زۆریش لە خاوەن دوکانەکان شاری هەولێر خەریکی سەرقاڵی کڕین و فرۆشتنن بە بولبول من لێرم دەمهوێت هەم لەگەڵ خاوەن دوکانێک و هەمیش لەگەڵ کڕیاران لێرە بدوێم کەوا هاتن بۆ کڕینی بولبول ئەگە هاوکارم یارمەتی دەرم بێت سڵاو لێبێ قوربان زۆر سپاس من دەمهوێت لە کڕیارەکانتەوە دەست پێ بکەم سڵاوتان لێبێ مامە ئێوە من بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان جەنابەت هاتووی بۆ کڕینی بولبول
چۆنە بولبولت هەڵبژاردووە لە نێو ئەو قورعان شتێکی جوانە لۆمارێ بەڕاستی ماشەڵڵا ئەمنەوە عەکسیان هەیە ئەمووی دەخینیتن شتێکی جوانە لۆمارێ بەڕاستی سێبوریشە پێشتر شارەزای لە بولبول شتیوە ناوەڵا شارەزایم لێ نەبوو برێم شارەزایم بەس شتێکی جوانە زۆر مەرەخمە لەش ساک بەیاخوا بەڵێ کاکشوە من دەمەوێت لەگەڵ خاوەنی ئەم دوکانە گفتوگۆ بکەم زیاتر لەبارەی نرخەوە لێ بپرسم یاخود لەبارەی ئەوەی کە هاوڵاتیان تا چەند ڕوو لە کڕینی بولبول دەکەن ئەسڵاو لێوە قوربان جۆرەکانی بولبول چین چەند جۆرن نرخیان چۆنە بە قورعان ئەجە زۆریان گەلەگەلک زۆرە یعنی ئەنواعی هەیە کۆکتێل هەیە خەندورە هەیە تەیرورحۆپ هەیە ئەجە تەیرورحۆپەکان نەوعیەتیان ئێستا گەلەگەلک زۆرە ڕیمبۆی هەیە سپانجڵی هەیە ئاجرمۆی هەیە دایلوتی هەیە ئەنواعی هەیە بەس ئەوڕۆ ڕەغبەتی تەیری ئەوڕۆ کابرا هێلۆ منداڵی خۆی لۆ جوانی دەباتەوە شتەشی جوانی شەبەرچاوە لە ماڵێ یان ئێستا شتی ماڵی وەکو کۆکتێلە خەندورەیە ئەوانە قسانیش دەکەن ئەوانە قسەی دەکەن بەس لەناو تەیروتاری لێرە لە قەرەباغینا بەس لە ماڵان فول فولن ئەوانە فول ماڵینە ئێستا باوباوی ئەوانەیە ڕەغبەتی وانەیە ئەوانە ئێستا کەمە لێروکانە ئێستا بەشتی ماڵی زیاتر سەرف دەبێت نرخەوە نرخیان چۆنە بە قورعان ئەجەلە هێستا ئەو کۆکتێلانە وەجبەیە مسری هەیە عراقیە هۆڵندیە ئینگلیزیە نەوعیەتیان گەلەگەلک زۆرە مسریەکان لە دەوروبەری 35,000 ئینگلیزیەکان بە 75 عسب ماڵی بوونە قسە کەروی بە 100,000 150 ئەو خەندورانش 75 و سعرانێ گرانترین نرخی بولبول لە کڕین و فرۆشتن تا چەند دەڕۆ نرخی بە قورعان ئەجا خەونایە ئێستا ڕیمبۆمانەیە ئێستا ڕیمبۆیانە زۆتی بە 4 وەرەقەیە ئەوانەی سەرێ بە ئەو خورما خۆرانەمانەیە ئەوانە دانەیەوە بە 500,000 ئەوەیان بە 400,000 ئەوانە گرانن ئەوانە فول ماڵینە و دەستباز و لە خین وشتیواش زۆر مەزبوطن ئەوانە شکەناریە زۆر خەرک ئازداوانە دەکا ئەوانەی سەرەوە جیاوازیەوەی 13 سەوتی لێدا دەخینی نەوعیەتیان زۆری شیە وەک ژەنگاریە کشمیشیە ئەنواعی هەیە ئەوانە 13 لە عندەخینی لە ماڵێ سەوتیان زۆر خۆش و ئاوەدانیشە ئەو نوعیان هەم ڕەنجی زۆر جوانە و هەمیش پێوانە جوانیش دەخوێنن ئەوە زرمۆی پێ دەڵێن ئەوە زرمۆیە وەردوو پشتی هەمووی گوڵە گوڵ زانەوە پشتی هەمووی گوڵە ناوعیەتەکەی وایە بامری خۆیوانە پشتی هەموو گوڵە یعنی ناوعیەتەکەی گەلە جوان ئەوە بیلەکرا ئەوە تەم زانەوانە هێلکیان هەیە چاولێکە ئەوانە ساف زەردن هێلکەشیان هەردوو پشتیان گوڵە ئەوانە زۆر بەڕەغبەتن ئەنگۆ بەڕێزن بەخێرا دووچاو زۆر سپاس دەکەم بەڵێ کاک دانیەل هەڵبەتە لە ناو شاری هەولێر بە شەشی زۆر لەو دوکاندارانە خاوەن دوکانەکان سەرقاڵی کڕینی فرۆشتن و هاوڵاتیەکی زۆری چاوکات بۆ گوێگرتن لە دەنگێکی خۆش و ئارام ڕوو لە کڕینی ئەو جۆرە تەیرانە دەکەن زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانەوە بەڵێ ئیدریس سپاس بۆ زانیاریەکانە یاخوا هەولێر هەر ئاوان بێ و وەروا و تێر و تیورەش سەلاغت و ساغ و سەلامەت بن ئازان با بچین سەر بابەتە ئەسڵەکەی خۆمان لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێ بە دیاریکراوی بزانین زانکۆلاین چییە و چۆن پڕ دەکرێتەوە چەند کات هەیە چۆن پڕیکەینەوە چۆن بزانین هەڵەمان نەکردووە و بۆ قسەکردن لەسەر بابەتی زانکۆلاین و وەروە زانیاری وەرگرتنی تەواو میوانداری زۆر بەڕێز خات و ڕێناس ئومێد بەرپرسی پرۆژەی ڕێگای زانکۆ لە قی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروەها زۆر بەڕێز کاک هیوا لەتیف ئەندامی ستافی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان یاخوا بەخێر بێن خات و ڕێناس وەکو بەرپرسی پرۆژەی ڕێگای زانکۆ ڕێگای زانکۆ پرۆژەیە کە پێوان بێ لە کاتی زانکۆلاین ئیتر کار و چالاکیەکانتان دەست پێەکەن لە پێنجشەمەوە زانکۆلاین فۆرمەکە یەکتیڤ بووە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پەیامتان چییە و هەروەها کار و پرۆژەیتان چی لەبەردەسەر سپاس بۆیەوە سپاس بۆ پەیامی ڕۆژ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەموو ساڵێری کاتی کارابوونی زانکۆلاین و پێش کارابوونی سایتەکە و پاش کارابوونی بشین پرۆژەیەکمان بەناوی پرۆژە ڕێگەی زانکۆ ڕاگەیاندووە کە خودی پرۆژەکە بریتە لە خزمەتکردن بە خوێندکارانی دەرچووی ئامادەیی پۆلی 12 ئامادەی کاشنا زانکۆ پەیمانگاکان پرۆژەکە خۆی لەسێ قۆناغ پێکدە قۆناغی پێش زانکۆ بریتە لە پڕزانیاریکردنی خوێندکار بە ئەو بەشانی کێوێ بۆی بڕوا و بە ئاشناکردنی بە سیستمی زانکۆلاین و ژیانی زانکۆ و شێوازی چوونە زانکۆ
زانکۆ هەنگاوەکانی بڕینی پرۆژەکە بەم شێوەیە بەشی دووەمیان بریتە لە کاتی ئەکتیڤبوونی فۆرمەکە و کارابوونی سیستمی زانکۆلین لەو کاتەیەمە لە سەرجەم بارەگەکانمان لە ڕێکخراوە قوتابیانی کوردستان لە خزمەت خوێندکاران هابین لەگەڵ ستافێکی ئەگاتیمی و بتوانە بۆەوەی کە بتوانین فۆرم بۆ خوێندکارانی پۆلی 12 پڕ بکەینەوە و بەشی دووەم بەم شێوەیە بوو کە کاتی ئەکتیڤبوونی سایتەکە بوو لە بەشی سێمە ئێمە بە چەند خولوسیمینارێکی تر ئاشنای خوێندکارەکەین بە ژینگەی زانکۆ و شێوازی ژیانی زانکۆ و جیاوازی خوێندنی ئامادەی و زانکۆ چۆن خوێندکار بتوانێت لە ژینگەیەکە کە ناوی ئامادەی و قوتابخانەیە خۆی ئامادە بکە بۆ ژینگەیە کە ناوی زانکۆیە و زۆر پێچەوانە و جیاوازە لەو ژینگەی کە پێشتر خوێندنی تا خوێندووە ئێمە بەم سێ قۆناغا خوێندکار ئاشناکەین بە ژیانی زانکۆ و شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە. زۆر باشە کاکی یادێمە لای بەڕێزت ئێوە ئەم فۆرمە چۆن پڕ دەکرێتەوە کێش و گرفتی هەیە لە ئێستادا؟ سلااوتان لێبێ سوپاسمانەکە بۆ میوانداریتان سوپاسمانەکە سەرەتا بینە سەر ناساندنی خودی سایتی زانکۆلاین چیە سیستەمێکی تەواو ئەلکترۆنیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستانەوە کارە ئەکرێت. ئەم سیستەمە پێک دێت لە سەرجەم ئەو بەش و پەیمانگا و زانکۆیانی کە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە هەن وتمان سیستەمەکە تەواو ئەلکترۆنیە خوێندکار یاخود دەرچووی 12 ئامادەی دەتوانێت بە شێوەی ئەلکترۆنی 50 بەش لەو بەشە دڵخوازەکانی خۆی بە پێی کۆنمرەکەی خۆی داواکاری وەرگتن ڕەوانەی ناوەندی وەرگتنی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا بکات وەرگتنی لە زانکۆکان و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. ئەو هەنی خۆی بابەتەکە زۆر بەجددی ڕەنگی سەر خوێندکار و قوتابێکی زۆر هەبێ باداوا دابنی من خوێندکارێکم یان سەر فۆرمی زانکۆلاین یان سایتەکە لە بەردەستمای دەمێ پڕیکەمەوە ئەو 50 اختیارە یعنی بە پێی نمرەکەم ئەو اختیارانە بۆم هەیە ئەکتیڤە بنتوانم کلیکیان لەسەر بکەم یان بیان نووسم یاخود خۆی اختیارەکە دراوە و ئەوەی کە بۆت هەیە وەریبگرێگە تۆزێک ڕوونکردنەوەی زیاتر بدەیت زۆر چاکە هەندێک لە بەشەکان با بڵێن تەمان بە پێی کۆنمرەکە هەندێک بەشت بۆ دیارەکە هەندێک بەش کە هیچ ئەگەرێکی لە وەرگرتنانیە خۆی با بڵێن ناهێڵێت کە بۆت ئەکتیڤ نییە بەڵام زۆربەی بەشەکان ئەکتیڤ کراون مەگەر چۆنڵی جیاوازەیەکی زۆر لە نمرەکانە هەبێت لە نمرەکانی ساڵی پێشوو کە وەرگیراوە ئەوانی کە ئەم ساڵ ئەگەری هەیە وەری بگرێت جیاوازێکی زۆر هەبێت خۆی ئەکتیڤ نابێت بەڵام زۆربەی بەشەکان ئەکتیڤ کراوە و مەفروزە کە خوێندکار 50 بەشی تەواو پڕکاتەوە. زۆر باشەکە گیۆ ئەو هەڵانە چین کە لەوانەیە کەسانێک زۆر شارەزای نەبن تووشی هەڵە ببن لە پڕکردنەوەی ئەم فۆرمەدا. زۆر چاکە سەرەتا با بزانین خودی هەڵەکان چیەوە چۆن بزانین دواتر هەڵیتیان نیە یەکەمین و گرنگترین وەکومان ئەبێت 50 بەشی تەواو پڕ بکرێتەوە ئەگەر 49 بەشیش بێت سیستەمەکە قوبوڵی ناکات وە ناڕوە باشە ئەبێ 50 بەشی تەواو پڕ بکرێتەوە وەزای دەنێمە شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە ئەبێ لە بەرچاو بگرین بۆ دۆزینەوەی هەڵەکان شێوازی پڕکردنەوەی فۆرم عادەتەن لە 3 بەش پێک دێت ئەکرێ بە 3 بەشەوە ئێمە خۆشمان هەروە پڕیەکەینەوە بەشی یەکەمیان ئەو نمرانن یاخود ئەو بەشانن کە نمرەکانیان لەسەر و نمرەی خۆمانەوەی لەسەر و نمرەی خوێندکارەوەی لە ئەگەری بەرزۆنوزمی دەرەجای بۆی وەری بگرێت باشە و بەشی دووەمی فۆرمەکە ئەو بەشانن کە دەقاودەق با بڵێن لە نزیکی نمرەکەی خۆمانە کە ئەگەری زۆری هێوەرمانەگرێت و بەشی سێم وەکو بەدیلێک دانرێت بەشی سێم لە خوارەوە بەشانی خۆمان وەکو بەدیلێک دانرێت لە ئەگەری بەرزبوونەوەی دەرەجەیە ئەو کەسی کە تەقدیمی کردووە ئەگەر دەرەجەکەی خۆی نزمتر بوو لەوە بەشانی کە خۆی حەزی لێبوو وەکو بەدیلێک ئەو بەشانی کە وەری بگرێت جا لێرە هەڵەکان چین وتمان ئێمە لەو سێ بەشە پێک دێت گەورەترین هەڵە دیارترین هەڵە بریتێ لەوەی کە نمرەیەکی بەرزتر دابنیت لە نمرەیەکی نزمتر دابنیت لەسەر و نمرەیەکی بەرزەوە بەنمونە کەسێک تەقدیمی کۆلێژی شیکاری نەخۆشیەکان یاخود پەرستاری ئەکات لە 94 بۆ 96 وەری ئەگرێت با بڵێن 96 وەری ئەگرێت تەقدیمی بەشێکەکە کە لە 95 دائنێت اینجا ئەوەی خوارەوەیان بەشی تردانە 96 ئالێرا فۆرمەکەی قەتیز ئەکات باشە کە هاتە سەر ئەو بەشی کە 95 وەری نەگرێت دواترەوەی خوارەوەش وەری ناگرێت ئەو خوێندکارە چۆن بزانێت کە بەسەر ئەو بەشە بە 95 ئەو نمرەی خۆی وەری دەگرێت ئێمە لە ڕێکخراوی قوتابیان
هاتوین فۆرمێکمان دروست کردووە کەمترین کۆنمرەی ئەو سەرجەم زانکۆکانی سەرجەم بەشەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان بە گوێرەی با بڵێن زانکۆی پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە فۆرمێکمان تا دروست کردووە و ئەم دەرەجانە نەک لای ئێمە لە هەموو شوێنە بەردەستن ئێمە بەپێی هەڵسەنگاندنی کەمترین کۆنمرەی ساڵی پێش و پێشبینی یەکەم بۆ وەرگرتنی خوێندنی ئەم ساڵ خاتوڕەناس هەر دەربارەی بێگومان ڕێکخراوی قوتابیان ئەم پرۆژێ زۆر گرینگە وەک باست کرد جاری یەکەم وشیاریانەکەینەوە ئامادەیانەکەین دواتر بۆی فەرماکی پڕەکەی دواتر دەستیەگرین تاجێتە ناو زانکۆ ئەم بابەتی کە کاکیواش باسی کرد تۆ ئێستا ڕەنگە خوێندکارێک نەزانێ ئەرێ منەوە هەشتم هێناوە کوێ وەرمەگرێت تۆ بڵێکی وەرم بگرێنەوە پێنج هێناوە حەزم لە شوێنێک ئەدەبی علمی ینی ئەمە تۆزە خوێندکار ڕەنگە نەتوانێت باش ئامانجەکەی پێکێ ئەوە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەم دوو هەفتەیە چەند ماندوو دەبن چەند هەوڵ دەدەن بتوانن ئامارێکی ڕێژەیەکی زۆرترین قوتابی و خوێندکار سوود لە ئەزمموی بەڕێستان وە لەو پرۆژەی بەڕێستان وەربگرن لە هەموو بارەکانی ڕوونکردنەوە بۆی وەروە دەرونیان هەیە وەرکردنەوەی و هەتا دوایەوەش کە ڕەنگە ناوێتەوە پێ خۆش نەبێت لە کاتێکا ڕەنگە بەشەکەشی زۆر باش بێت. بەڵێ ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکەم جار دەستەکەین بە ئامادەکردنی ستافەکەمان یەکەم جار بە شێوەیەکی ئەکادمی زانیاریانەینە زانیاری دەربارەی پڕکردنەوەی فۆڕم شێوازەکەی نوێترین زانیاریەکانی ئەم ساڵواتە زانیاریەکان لای ستافەکەمان ئەپدەیتەکەینەوە کە هەرچەند ئەوان ئەزمموی ساڵانی پێشتریشان لە تاوی لقەکانە بڵێ بەچەند خولەیەک بەچەند سیمینارێک لەلایەن پسپۆڕەکانی بۆری زانکۆلاین و لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم کەسانی کە فۆڕم بۆ خوێندکار پڕەکانەوە لە تاوای ناوەندوو لقەکانە زانیاریەکانیان ئەپدەیتە بێتەوە ڕانمایی ئەدرێن لەلایەن دەربارەی دەرونی خوێندکار لەو کاتەیە بۆی بزانن بارگژی دەرونی لای خوێندکار لەو کاتەیە چۆنە چونکە لەوانەیە ئێمە لە کاتی پڕکردنەوەی فۆرما لەلایەن لای خوێندکارەکە تووشی هەنێک کێشە ببین خوێندکارەکە لەوانەیە لەو کاتەیە کەمێک تووڕێی کەمێک بارگژی بۆ دروست ببێ بۆی ئەوەی کە کۆنمرەیەکی هەیە کەمترە لەوەی کە خۆی حەزی لێتی ئەو بەشەوەری بگرێ بۆی ئەمە لێرە جگە لەلایەن ئەکادیمێکی زۆر گرنگیمانداوە بەلایەن دەرونی خوێندکار تا چەنە گرنگە ئێمە دەرونیان ئەو خوێندکارە هێواش بکەینەوە و پێی بڵێن ئەمە قۆناغێکی ژیانە و هەر کەسێک لە ئێمە بۆ قۆناغەیە تێپەڕیوە بەڵام زۆر گرنگە بزانی فۆرمەکەت لای کێپڕەکەیتەوە ئێمە سپاس بەخوا لێرە ئەزمموی ساڵانی پێشترمان شایدی ئێستامان بۆ دەن و ئەو کەسانی کە لە پێشترا لە ئێمە فۆرمان پڕکردێتەوە بە خۆشحاڵیەوە پەیوەندیمان پێوەکەن یەنە بارەگاکانمان ئەڵێن من خۆم پێشتر لێرە فۆرمم پڕکردێتەوە هانی هاوڕێکانم هاوڕین هانی کە سوکارم ئەدەم کە دووبارە سەردانی ئێمە ئێرە بکەن ئەوش بەهۆی ئەو خزمەتگوزارانی کە لە ساڵانی پێشترا لێرە پێشکەشی کراوە ئێمە یەکێ لە تایتڵەکانمان کە زانکۆلاینی پێجیاکەینەوە لە هەموو شوێنانی ترکە لە سلێمانیا فۆرمی زانکۆلاین پڕەکەنەوە ئەڵێن ڕێگەمەدا بەناوی شارەزایی و بازرگانی بە فۆرمەکەتەوە بکرێ بەڕاستی لێرە ئێستا خەڵک هەیە بە 15,000 فۆرم پڕکاتەوە تەنها ئەوەی ئیشەیدا ئەلکترۆنیەکانەکە بەڵێ بەناوی ئەوەی بەڵێ پڕپارێکی زۆر کەمۆرە گیرێت بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستانی کە لە کاتی پڕکردنەوەی فۆرما پێویستمانە بەڵام هەنە جار خوێندکاریەتە لای ئێمە بە پڕپارێکی ئێجگار زۆر فۆرم بۆ پڕکراوەتەوە لەم ڕۆژانە خوێندکارێک پەیوەندی پێوە کردین وتی بە 30,000 فۆرمەکەم بۆ پڕکراوەتەوە و بردوومەتە لای کەسێک وتی تەواوی فۆرمەکەت هەڵەیە پێویستە لە سەرەتاوە هەڵی وەشێنیتەوە و دووبارە فۆرم پڕکەیتەوە هاتە لای ئێمە و کێشەکەمان زۆر بە ئاسانی بۆ چارەسەر کرد بۆیە ئێمە داوا لە خوێندکارەکەین یانی دایم پێیان ئەڵێن ڕێگەمەدە بەناوی ئەوەی کە کەسێک خۆی بە ئەکادمی و شارەزا پیشان ئەدا بازرگانی بە فۆرم و داهاتووی تۆ بکات بچۆرە لای کەسێک کە لە ئەزممون مشارەزای ساڵانی پێشتری دڵنیابی و دڵنیابیت بۆ قازانجی مادی خەریکەم کارە نییە. زۆر باشە کاگیوان خاتوڕە نەزانماژ بۆ کرد کە خوێندکارێک پیان و تۆ کە بدەبێت فۆرمەکەت هەڵوەشنی تۆ ینی مەجاالەوەی تێدا هەیەکەم کەسێک کە تەواوی شتەکانی پڕکردوەوە دووبارە کانسلی کاتەوە دەست پێ بکاتەوە باشە ئێمە وتمان 50 بەشمان هەیە بێ پڕ بکرێتەوە لە هەموو قۆناغەکانە باڵین سیستەمەکە بەو جۆرەیە کرتێک لە بەشی هەڵگرتن ئەکەین کلیک لەو بەشە ئەەکەین داتاکانمان بۆ سەیڤەکە سەرجەم و گۆڕانکارانەی کە کردومانەوە بەشانی کە داخەڵمان کردوون بەڵام بەشێکی کەمان هەیە ناردنە ئێمە ناردن ناکەین عادەتەن ناردن ناکرێت تاوەکو ئەو کاتی کە تەواو دڵنیابینەوە یاخود کۆتا ڕۆژی زانکۆلانیانە و کاتێک کە کەسێکە تاو دڵنیا بۆتەوە کە لەو بەشانی داخلی کردووە حتمما ئەگەر ئەو بەشی ناردن کرابێت ئیشەکە کەمە قورستر ئەبێت ئەچێتەوە لە تۆماری زانکۆ ئەگەر بگونجێت و مەجای تیابێت غیری ئەوە نەخێر بە هیچ شێوێ کانسڵ نابێتەوە بەڵام عادەتەن ئەو کەسانیشی کە پڕێکەنەوە ئەویان کردبێت باشە 50 بەشەکەی پڕ کردوێتەوە
سیوی کردووە داتاکانی گۆڕانکاریەکانی سیف کردو بەڵام ناردن نەکراوە بەشێکی دەستکاریکردن شتێکی وایە کە دەتوانین لێ بەڵێ لە تەواوی فۆرمەکەمان تاو کردو ئێمە بەشی دەستکاریکردنی تایە پاش و پێشی بەشەکان بێ یاخود لابردننی بەشێ بێ و زیادکردنی بەشێکی دیکە بێ و تاوی گۆڕانکارانای ماتوانێت بکەین بەڵام کە ناردن کرا تاو داواکاریەکەمان نردوو بۆ ناوەندی وەرگرتن بە هیچ شێوێ لە سایتەکە خۆی و دەستکاری ناکرێت ئەو کاتە چێتەوە دەسەڵاتی باڵێن تۆماری گشتی زانکۆ زۆر باشە من خۆم تێگەیشتم بەس بۆی بینەرانیش بەڕاستی باش تێکگەن دوو خوێندکارمانەیە هەردووکیشان بۆ نمونەیە ئەدەبی یا زانستی هەردووکینەوە حوتیان یا خوێندنەوە هەشتیان هەیە زۆر جار دەبینی خوێندکارێکیان بنەوە حوتەوە بەشێکی باشی واتە تۆ خوێندکارێکیش بنەوە هەشتەوە بەشەکەی خراپترە لە کاتێکان نمرەی ئەو نزمتر بوو دەبوو ئەو لەم بەرزتر وەرگیرێ ڕەنگە خۆشتان کەیسی واتان بینی بێ حاڵەتی وا هەبێت پەیامت بۆ دووبارە بۆ ئەوەی کە ڕەنگە ئەم پرسیارە هەبێ من نەزانم بۆ ئەم گرفتێ بۆ دووزوو بۆی خوێندکاران و قوتابیان ژیانی تووشی ئەم گرفتە نەبن بە دیاریکراوی سەرەکی ترین فاوڵ ناو فۆرمەکە کەیدا بەو شوێن نمرە بەرزەکەی کەمتری بۆ دێت وەک پێم وتی ئێمە گەورترین کێشە ئەوەیە ناکرێت نمرەیەکی نزم لەسەر و نمرەیەکی بەرزۆدا بنیت نمرە بەرزەکەدا ئەنیت وەری گرتی حەزت لە بەشەکەنە بۆ داوازاندنەکەی بۆ خوارەوەی بەڵام نمرە نزمەکەی کە وەری گرتی دواتر بە هیچ شێوە داوازاندن ناکرێت سیستەمەکە ڕێگەت پێ نادا مەجای پاڵبگرتنی نامێنێت گەورترین کێشە ئەوە ینی نمرەیەکی نزم لەسەر و نمرەیەکی بەرزترۆدانیت ئەمە یەکەم یاخود ئەو بەشە دڵخوازەکەی خۆت لە زۆر دووردانرێت چونکە حقەتەن سەررجەم پەیمانگا و زانکۆکان کورسێکی دیاریکراویان هەیە ئێمە ناڵین لە سەرەتای سەرەتاوە بەڵام ئەبێ ئەو بەشی کە دڵخوازی خۆتە ئەتەوێت وەرت بگرێ لە بەشی دووەمی فۆرمەکە لە سەرەتاوە بێت وتمان بەشی یەکەم ئەو دەرەجانن کە کەمەکە خۆی دیاری کات بەش یەکەم دیاری ناکرێت نەخێت تۆ لە پۆلێنیەکەی لە دوێم پانزەی دووەم پانزەی ئاوا بەڵێ لای هەمان چۆڵی نەزاریان پۆلێنیەکەین بەشی یەکەم و دووەم و سێم عادەتەن زۆربەی فۆرمەکان پێویستی بەوەیە سێرەکەی دە بەشی سەرەتا یاخود هەشت بەشی سەرەتا بەرەسەر لە نمرەی خۆی لە دوای هەشت و دەوە نمرەکانی خۆی یەتە بەرچاو کەسێکە وەکوتن دوو کەسنەوە حوتی هەیە یەکیان ئەو وەرگرتوویەکیان ئەوی تر وەری نەگرتو ئەچێتە منافەسەی دەرەجەوە بەپێی کورسیەکان ئەو سەرەتاوە پێم وابێ بێگومان بچووکترین پۆینت حسابە بەشێکی وەکو وشی کاری نەخۆشیەکان پارساڵ 96.660 وەرگرتووە 665 وەرناگرێت بێگومان ئەگەر ئاین دوو کەس بکەونە منافەسەوە لە هەمان کۆنمرەیە ئەوی تریان وەرەگیرێت وەکمان با بڵێن ڕێژەی کورسیەکانی هەمان بەش کاریگەری هەیە بە پێی ڕیزبندیەکە ئەگەر ئەو لە خوارتر بێ ئەوی تریان وەرەگیرە بە پێی ڕیزبندێکی کە داینەوە خاتۆ ڕێنازیەوە لە ڕێکخراوی قوتابیان ساڵانە زمونتان هەیە بۆ نمونە ئێستا ڕەنگە خوێندکارێک ئێستا سەری ئەمەکە بڵێ من 96 بەس نازانم چی وەرمەگرێ پەنجام هەیە هەفتام هەیە نازانم هەر ژمارەیەکی تر ئێمە چۆن وەک مامۆستاش باسی کرد لە ئەبێ پشت بە کۆنمرەی ساڵی ڕابردوو بە نەزەری وەربگرینیان کەی ئەمە ئیتر یەکلایە بێتەوە بۆ ئەم ساڵ ئەبێ وەزارەت خۆی لانیکە یا دوای زانکۆلای ئەمە دەرەچەیان چۆن بزانیم کە بەشەکان چی وشی وەری دەگرێت هیچ ساڵێک لە ئەمە ڕوون نییە کە چ بەشێک چ نمرێک چ بەشێک وەرەگرێت بەڵام ئێمە پشت دەبەسین بە کۆنمری ساڵانی پێشوو لەوانەیە گۆڕانکاریەکی بچووک لە کۆنمری ساڵانی پێشوا بە دەرەجەیە یاخود چەند پۆینتێک ڕووبات ئەگەر گۆڕانکاری گەوری وەکو ساڵ ڕوونەدا هەندێک ساڵ هەیە بۆی ئاسانکردنی سیستمی خوێندنەوە کۆی کە بەشێکی زۆری منهەجەکە لابرابوو بۆ هۆی پەتای کۆڕۆناوە ساڵی وا هەیە کۆنمرە بە شێوەیەکی بەرچاو بەرز ئەبێتەوە و نزمبوونەوە لە کۆنمرات تۆزێ کەمترە لە بەرزبوونەوەی بەڵام ئەگەر ئەوها شتێکی شازی وەکو پار ڕوونەدات کۆنمرە بە ڕێژێکی زۆر کەم بەرز و نزمەکە لە چاو ساڵانی پێشوا بۆیە ئێمە پشت بە کۆنمری ساڵانی پێشوا بەستین و هیچ کۆنمرەیەک نییە یعنی دەلالەت بکالەوەی کە ئەم ساڵ ئەو بەشە چ نمرەیەک وەرەگرێ بۆی خوێندکارەکە بڕات بەڵکو پشت بە کۆنمری ساڵانی پێشوا بەستین و لەسەر ئەو ئەساسە فۆرمەکە بۆ خوێندکارەکە ڕیزبەندیەکەین و دوای دەرچوونی ناوی خوێندکاران و هاتنەوەی ناوی زانکۆ پەیمانگاکان ئەو کاتە ئەزانن کۆنمری ئەو ساڵە چییە بەڵام پێش هاتنەوەی ناوی خوێندکار بەراورد بە ساڵی ڕابردوو کە کۆنمرە زۆر بەرز بوو پێم وابێ دەرەجە زۆر هاتبوو نمرەی زۆر هاتبوو و ئەم ساڵیش ئەگەر تەجروبەتان هەبێت پێتان وایە ئەم ساڵیش دیسان نمرە هەر زۆر بەرز بێ
وڵی بەپێ ئەو زڕفێک ئەم ساڵیش هاوشەوی پارتیایەتی دووبارە بەشێکی زۆری منهج بۆ خوێندکار داخڵ نەکراوە و بەشێکی زۆری پەیمانگاکانی سنووری شاری سلێمانی بڕیار هەتا ئێستش بەو شێوەیە کە بەشی ئێواریانیان نەمێنێت و هێشتا کۆلێژی پزیشکی گشتی لە زانکۆی هەڵەبجە نەکراوەتەوە کە ساڵی ڕابردوو بڕیار بوو بکرێتەوە و نزیکی هەژدە کەس نمرەی 100 بەدەستهێناوە و لە ساڵانی پێشوو نمرێکی ئێجگار زۆر لەناو 5 بۆ 100 هاتووە بە پێم پێشبینیانە لە چاو ساڵی ڕابردووە دووبارە نمرە بەرز ئەبێتەوانێ و ئەمەش کێشەیەکی زۆر بۆ خوێندکارانی نمرە بەرز بە ڕێژەیەکی زیاتر دروستەکات و ئەگەری ئەو کاتە بەم شێوەیە بێت خوێندنی پارە زیادە بێ خوێندنی پاراڵە زیادە بێ و خوێندکارانی کە نمرەیان بەرزە بەڵام باری داراییان باش نیە لی بێ بەشە بن و دووبارەمە کێشەیەکە کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ خوێندکارانی دروستەکە بۆ نمونە بڕیارە ئەم ساڵ بە پێی ڕێبەری کە تا ئێستا بڵاو بووتەوە لە سایە چلی خوێندنی زانکۆ پەیمانگاکان بە شێوەی پارە بێ و لە سایە 60 فری بێ و بەم شێوەیە بۆ منە خوێندکارێک کە 98 هەیە ناتوانێت لە کۆلێژی پزیشکی گشتی وەربگیرێ بەڵام خوێندکارێک بەهۆی ئەوەی کە باری مادی باشەوە توانێت پارە بە 90.5 لە کۆلێژی پزیشکی وەرەگیرێ وەکو نمونە ئەمەش کێشەیەکی گەورە بە خوێندکار دروستەکە و ڕێژەی کورسی فری کەمەکاتەوە و ڕێژەی بەرزبوونەوە و هاتنی دەرەجەی زۆر بەم ڕێژەیە خوێندنی خۆڕایی بۆ ئەو خوێندکارانی کە باری مادیان باش نییە لاوازە بێگەرەکەی زۆر باشە کاکیوە ساڵانە ڕێژەیەک خوێندکار ناوی نایەتەوە بۆ نمرەشی جاری واهێنەوەیە هەشتایە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەو هەڵەیە چییە کەوا دەکات ئەو خوێندکارانە ناویان نێتەوە پێشکی ئەو بەشانەی باڵێن ئەو نمرانی کە لە 65 بۆ زانکۆکان لە 65 بەرەو خوارن بە هیچ وەرناگیرێت بە پێی ڕێبەری ئەو ساڵێکە دەرەچێت بەنمونە ڕێبەری ئەم ساڵ بڕیار وایە کە هیچ بەشێک لە هیچ بەشێکی زانکۆ باڵێن 65 کەمتر وەرنەگرێ و ئەو پەیمانگاش لە 6 کەمتر وەرنەگرێ بەڵام ئەوانەی کە بۆ من نمرەکەیان بەرزە لەسەر و 65 جۆنجارە 70 هێناوی نەهاتۆتەوە وە گوتمان ئەو بەشانی کە پڕەکرێتەوە دواتر دەچێتە منافەسەی عەدەدی کورسەکان بە پێی بەشەکان لەواچێ ئەو کەمێ لە دواتر داینابێ کەمێ لە دواتر ئەو بەشێکە خۆی ئێوە داینابێ و ئەوانەی کە دەرەجی زۆر بەرزە لەسەر و 10 بەشە و 15 بەشەوە پڕی کرد بێتەوە ئەنێ بەشانی کە پڕی کردوەوە لە سەرەتاوە هەمووی لە سەر و نمرەکەی خۆیەوە بووە ئەو نمرەی کە خۆی هەیەی و ئەگونجێ وا بکرێ بۆ گوتمان بەشێکدا ئەنرێت بەشێکدانێت لە ئەگەری نزمبوونەوەی دەرەجای بەڵام کەم تەنها گریمانێ چەند بەشێکی کەم دانرێت بەشی دووەم ئەبێ مطابق بێ لەگەڵ نمرەکەی خۆیان بەڵام ئەو چی ئەکاتێت لە کۆتاییەوە باڵێن زۆر دوور دایەنرێت دواتر ژماری کورسەکان پڕە بێتەوە بۆ ئەمیش مەجای خوێندنی و مەجای وەرگرتنی نامێنێت بەڵام ئەگەر وەکو بە ئەزمونێک تۆ زانکۆلایان پڕەکەیتەوە بەجددی زانکۆلاین کامڵە زۆر جار بادابنین نمونەیەک بینین بۆ نمونە خوێندکارێک 99 هەیە خۆ بێ 50 بەشیش دانێ ئێخۆ 50 بەشیش نی هەمووی 99 وەریگرێ ڕەنگە لە بەشی 49 هەمین بەشێک بێ بە 80 تۆ بتوانی بچیتەوە بەشە گرفت زۆر جار دروستە بێ خوێندکارەکان لەبەرەوەی خۆت لە فۆرمەکە نووسیتە ئەو وەردەگرێتەوە خۆت اختیارت کردووە گرفتی هەیە زانکۆلایان کامڵە بێگومان هیچ سیستەمێک بێ کەم و کوڕی کێشە نابێت ئەوش کێشەی هەیەوە ساڵ بە ساڵ ئەبدەیتەکرێەوە گۆڕانکاری باشی تیاکراوە حقەتەن ئەم ساڵ و پاریش سیستەمی کردیت ڕاستەوخۆ داخلی سیستەمی زانکۆلاین کراوە تێکەڵ کێشکراون و بە شێوەیەکی ئەلکترۆنی چۆنەڵی نمرەکانی خۆی بۆ حسابەکە هەر بەشێکە هەڵبژێری لە کۆتای پێتەڵە بەرزترین کۆنمرەیتەوە بۆ ئەم بەشە چییە بە هەژمارکردنی لە 170 نمرەی کۆنمرەی خۆت و لە 130 بابەتە هاوپەیوەندیدارەکانی بەڵام بێگومان بێکێشە نییە خەلەلی تیا دروستە بێت لە سیستەمێکی ئەلکترۆنیە بەگشتی کاکیەوەی کە تێگەشتم لەم گفتوگۆیەماندا زۆر باشە کە ئێستاکە خۆی هەڕەمەکی خۆی دانەنیشێمە پڕکاتەوە زۆرێک لە قوتابیان ڕێ خۆشتێکی ئاسانە و پڕێکیتەوە وا باشترە کە کەسانێکی پسپۆر بەستن بەم کارە بێگومان کەسانی پسپۆر چۆن پێشووتر ئەزمموی هەیە لە پڕکردنەوەیە لە ئەو گریمانانی کە دائەنرێت وەکو ڕێناسخان باسی کرد ئەمە هی ساڵە ئەکیل نین کە چ نمرەیەک چ بەشێک وەری ئەگرێت ئەم تەنها بە پشتبەسن بە ئەوانی ساڵانی پێشوو ئێمە گریمانە ئەکەین کە ئەم ساڵ ئەوەنە وەری ئەگرێت ئەوانی کە پڕیەکان و باڵێن ئەزممویان هەیە لەگەڵ وەزانێرەکان ئەبدەیتە لە باڵێن لە سایتی ڕێگای زانکۆ ڕێبەری هەموو ساڵێک بڵاوەکرێتەوە ئێمە هین هەموو ڕێبەرەکان ئەخوێنینەوە ساڵانەوە کەسانی بە ئەزمون کە پێشتر فۆرمەکانیان پڕکردێتەوە سەرجەم گۆڕانکاریەکان کە لە ڕێبەرەکانیشانە سەردانی باڵێن زانکۆکانەکەین یاخود لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان
پەیوەندیمانە بێت بۆی تەواوی ئەپدەیتەکانمان لابێ گۆڕانکاریەکانمان لابێ بە پشتبەستن بەم گۆڕانکاری و بە ئەزمموی پێشووتر ئێمە پڕیەکەینەوە بەڵام لانی هەڕەمەکی زۆرجار خوێندکارەکەوێتە هەڵەوە ئەینا زۆرجار لاچی خۆشی پڕێکات و کێشەی نەبێ بەڵام بۆچی خۆی بخاتە ئەو کێشە و ئەو خاتوڕێناس لە پاڵ بابەتیەوەی کە زانکۆلان گرفتی هەیە یان با بڵێنەوە خۆشبەختانە دەڵێ هەموو ساڵێک با بڵێن بەشێک لە گرفتەکانی چارەسەر دەکرێت بەڵام دنیای ئەلکترۆنیا دیسانەوە واریدە کە جۆرێک لە جۆرەکان دەست بخرێتە ناوی واتە هاک بکرێت ئەم گرفتانەی وەکو ڕێکخراوە قوتابیەکان تا چەند ئاگاداری ئەمەن بە دوواداچاتتان کردووە هیچ گرفتێکی وا هەیە خوێندکات دەرونی ئارام بێ مەترسی نەبێت لەسەر و بابەتە ئەمنیەتی زانکۆلان تەواوە ئێستا ئەمەولەوەی کە چەند ساڵە زمانی پڕکردنەوەی فۆرمان هەیە کێشەیەکی لەو شێوەیەمان نەبووە بەڵام بە دەرد لەو کێشەیە چەند کێشەیەکی تر بۆ ئێمە گوستافی پڕکردنەوەی فۆرم لە ڕێکخراوی ئێمە و پێم وابێ لە سەرجەم ڕێکخراوەکانی درسەبێت چەند کێشەیەەکە یەکێ لە کێشەکان ینی پڕمەعلومات نەبوونی ئەو زان خوێندکارەیە بەوەی کە چی ئەوێت و کۆنمرەکی چەنە و بتوانێت حەزوو خۆلیا و نمرەکی خۆی لەگەڵ ئەوەی کە ئەوێ بیگونجێنە کاتێک کەسێکێتە لە ئێمەوە باشتر وایە بۆ ئێمە خوێندکارە ئەو بەشێکی ئەوێت دڵخوازی خۆتی زانیاری دەربارەی هەبێ هەنێ خوێندکارێتە لامان بەشێکی خستن مێشکی خۆیەکە ئیلا ئەم بەشەی ئەوێت بەڵام ئەم بەشە کاتێکە لی وردەبینەوە نە لەگەڵ حەزوو خولیاکانی ئاگونجێ نە لەگەڵ تواناکانی ئاگونجێ و نە لەگەڵ بۆ نمونە باری مادی و خێزانی بالا شوێنی جوگرافیە گونجە هەنە شتێ خوێندکارە بێ ڕەچاوی کامە کێشەیە بۆ ئێمە دروستە بێ ئێمە دووبارە قسە لەگەڵ خوێندکارە بکەینەوە قەنەعەتی پێبینین کە ئەوی ئەم لە مێشکی خۆی دروستی کردووە شتێکی ڕاستیە ئێمە بۆم جۆرە کێشانە لیژنەمان هەیە و لیژنەیە ڕێنمای ئەدا بە خوێندکار بە دەر ئەوەی لێ فۆرمەکان لە ئێمە بۆ هەڕەمەکی پڕ ناکرێتەوە و ئەمانە فۆرمێکی ڕاست دروست لای ئێمە بڕای کە لە کێشەکانی تر زیادبوونی خوێندنی بەپارێمە لای ئێمە کێشێکی زۆر گەورەیە لە بڕی هەنە خوێندکار بە نمرێکی بەرزەوە ناتوانێت لە بەشی دڵخوازی خۆی ناوی بێتەوە هەنێ خوێندکار بۆی لاوازی باری مادیەوە ناتوانێت ئەو بەشی کە چەند ساڵە هەوڵی بۆدا بۆی ئەخوێنێت 12 ساڵ ڕەنج و ماندووبوونی بۆی داوا ناوی بێتەوە کێشەیەکە بۆی وەزارەتی خوێندنی باڵا زۆر بە جدبیل لەم وەزعب کردایەوە بەشتی باری مادی ئێستا خێزانەکان لەو ئاسدانیە بۆ منە بتوانن ساڵانە 6 میلیۆن 10 میلیۆن بدەن بۆ کری خوێندنی خوێندکاریەکان بۆ منە لە کۆلێژی پزیشکی یەکێکی تر لەو کێشانی کە بۆمان دروستە بێت نەگەڕانەوەی فۆرمەکان و بە شێوەیەکی زۆر زەحمەت جاری وایە کەسێک دێتە لای ئێمە بە شێوەیەکی زۆر ناڕێک فۆرم بۆ پڕکراوەتەوە و فۆرمەکەی وەکو کاکی وا باسی کرد نێردراوە لە مەرحەلەی ناردنا ڕۆشتووە و گەشتۆتەوە شوێنی ناوەندی وەرگرتنی فۆرمی خوێندکاران ئەم فۆرمە بە شێوەیەکی زۆر زەحمەتە گەڕێتەوە ئێمە ناچارە بین لەگەڵ خوێندکارە کاتۆتە لای ئێمە بچینە تۆماری زانکۆکان و لە تۆمار فۆرمەکی بۆ هەڵبۆشین و دووبارە فۆرمێکی تازی بۆ پڕ بکەینەوە زۆر باش خاتوڕێناس ئەگەر باس لە چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیان بکەین سەبارەت بە پرۆژەی ڕێگای زانکۆی ئەو ڕۆژانە چەند فۆرم پڕ دەکەنەوە کاتژمێر چەند بۆ چەند دادەنیشن تاکی بەردەوامە بێدەم پڕکردنەوەی بەڵێ ئەمە لە لقی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕۆژانە لە کاتژمێر 8:30 دەستر لە بەیانی هەتاکو کاتژمێر 3 پاش نیوەڕۆ کردومانە بە دوو بەشەوە بەشی کچان لە کاتژمێر 8:30 بۆ 3 پاش نیوەڕۆیە و لە کاتژمێر 3 پاش نیوەڕۆ تاکو کاتژمێر 9 شەو ستافی کوڕان دەست بەکارە بن و لە یەکەم ڕۆژی کردنەوەی زانکۆلاینەوە لە ڕۆژی پێنجشەممەوە هەتاوەکو 9 دەی 2020 کاتژمێر 12 شەو داخستی کاتی زانکۆلاین و بە ئەگەری درێژ نەبوونەوەی کاتی پڕکردنەوەی فۆرم ئێمە لە خزمەت خوێندکاران نابین لە سەرجەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیان ئەمارێکتان لایە تا ئێستا چەند کەس پڕی کردوێتەوە لە ڕێگەی ئەو پرۆژەی ئێوە بەڵێ ئەمارەکان ئێستا بەردەست نین لە بەروجارێکە کۆتایی نەهات و سەرەتایەتی بەڵام ساڵانی پێشوو لەوانەیە ینی وا پێشنیار کراوە و ئەمارەکان وا دەری خستووە کە پرۆژەی ڕێگەی زانکۆ بە شێوەیەکی کولی بە خولوسی منارەکان بۆ وەرگرتنی ڕێنمایی بە پەیوەندی تەلەفۆنیەکان بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بە سەردانیکردنی بارگەکانمان و پێدانی ڕێنمایی بە خوێندکاران هەزارەها خوێندکار لە پرۆژەکانمان سوودمەند بۆ ساڵانە سپاس بۆخوا لە لقی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان نزیکی 600 بۆ 1000 کەس لە ڕێکخراوەکە ئێمە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بە نرخێکی زۆر ڕەمزی و هەرزان سوودمەند دەبە یاخوا دەستان خۆش بێکا کە هیوا لەو دەرفەتەکەمی مامانە ینی زۆرجار خوێندکار بیستومە دەڵێ فۆرمەکە دەنێرم ناڕوە ینی چۆڵی ئەوە نازانم گەشتووە نەگەشتۆ تاوا بووە ئەرێ من نردوومە نەم نردووە ئەمە گرفت لە هێڵەکەی ئەتەرنێتەکەیەتی یاخود خۆی نایزانەیان بابەتەکە چیە باشە بگووان کە ئەگەر دیقەت بین سایتی ڕێگای زانکۆ ئەکەینەوە خۆی چەند ڕێنماییکی پێداویت باشترە ئەو براوسرانی کە بەکارێن چەند براوسەرێکە خۆی دیاری کردو وە کۆتا ئەپدەیتیان بێت میچێکە لە گرفتەکان لەواچە لە
مۆبایلەکەیان لە کۆمپیوتەرەکەی هەبێ و باشتریشە لەسەر کۆمپیوتەریش بکردنەوە مۆبایل و چەند ڕێنمایانە درراوە جاری وایە کێشەکان لەوانەوە دروستە بێت و جاری وایە کێشەکە بێگومان لە هێڵ ئینتەرنێتەوە دروستە بێت جاری وایە خۆت وتە سیستەمی ئەلکترۆنیە بێگومان بێ هەڵە نییە ئەوچی کێشە لە خودی سیستەماکەیە هەبێت بەڵام عادەتەن ئەو چۆن دڵنابینەوە لێ فۆرمەکەمان نادراوە باش لە کۆتا قۆناغا کە ئێمە کلیک لە بەشی ناردن ئەکەین بە مەسجێک پێمان ئاگادارەکاتەوە باشە مەسجێکمان بۆ ئەنێرێت کە تاو فۆرمەکە گەیشتۆ ناوەندی وەرگرتن و هیچ کێشێنەوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاکیوە لە تیڤەندامی ستافی پڕکردنی فۆرمی زانکۆنای لە ڕێکخراوی قوتابیان ڕۆها خاتوو ڕێناس ئومێد بەرپرسی پرۆژێ ڕێگای زانکۆ لە لقی سلێمانی ڕێکخراوی قوتابیان زۆر بەخێر بێن دەستان خۆش و ماوەی هیلاگە من ماندوو نەبن ئینشەڵا هیوادارین خوێندکاران و قوتابیانیش لێوە ڕازی بن و ئینشەڵا خوای گەورە خێرتا بنووسێت دەستان خۆش بەڵێ ئایزان هاوکارمان دانیار چۆتە ناوچەیەکی گوڵفرۆشتن لەوێ لەگەڵ گوڵفرۆشێک ڕاپۆینێکی کردووە فیچەرە دانیاروانە بینەری ئەو فیچەرە دەبی پێشەشی بە نای خۆی گەورە بەخشندە و میهرەبانەوە من ناوم ئاراز محەممەد قادرە دانیشتووی شاری سلێمانی نزیکەی بۆ 6 ساڵێکە بێ سەرقاڵی ئەم پیشەیەم ڕۆژانە سەرقاڵم بە پیشەکەی خۆمەوە کاتژمێر 8:30 بۆ 9 ئێم بەلایکردنەوەی دوکانەکەمانە و ئیتر سەرقاڵی بەخێوکردنی گوڵەکان و مشتری بەڕێکردن و ئەمانەی پێش ئەو مدەیی کە باسم کرد 6 ساڵێکە بێ لەگەڵ هاوڕێشی خۆشەویستمان کاگاوارە کە هەردووکمان هاو پیشەین تر دەستمان نایە ئەم کارە و تا ئێستش هەر بەردەوام سواس بۆخوا تاعاملکردن لەگەڵم گوڵانیانی بابەتی سەوزایەمانە بۆ دەرونی ئینسان و یعنی هەوایەکی پاکژ و خۆ سەرقاڵەکەی بە چاکردنیان و بە ڕێخستنیانەوە و وڵای لە ڕووی کەش و هەواوە ئەگەر بڵین بابەتی دەرەوەمان نیسبەتی 75 گونجاوە بەس وەکو ئەم بابەتی گوڵی ناوماڵ تر ئەویان کەوتۆتەوە سەر خزمەتکردنی کەسەکە خۆی کە چۆن خزمەتیانەکات چۆن ئەو کەش و هەوایان بۆ ڕەخسێنێ تر دەرەجێ حرارەتی ساردی و گەرمیەکەی و قەزی ئاوانی و ئەو دانوشتەکەی لە کاتی خۆیان بێ یعنی پێش و دوان نەکەوێت چکاوە زەرەرە بێ بۆ با بڵین ئەم نەباتانی ژوورەوە هەریەکەی و لە دەرەجەیەکی حرارەتی تایبەتی خۆیانژی یعنی ئێستا بۆ نمونە ئێمە بڵین جدر نەبرمان هەیە ئەمە ینی کێشەیەکی ئۆتۆی نییە لەگەڵ بۆ وڵاتی خۆمان زۆر گونجاوە هەندێک بابەتی ترمان هەیە یعنی هەتا کەشەکەیان فێنک بێ بۆ ئەوان پێیان خۆشترە و باشتر گەشەی تیاکەن جا ئەروەها بێتیشەوە عامەتەن یعنی ئەتوانین بڵین باشن لای خۆشمان زۆر ئەو هینەش نییە یعنی بڵێ نەتوانن ئیدارێتیانەکەن لە کەش و هەوای لای خۆمانە. بەگشتی ڕووناکییان ئەوێت ڕووناکی باشیان هەندێک لە مشتریەکانمان هەیە قیاسی ئەوواکەن گڵۆ بکەن بە
ڕووناشی بۆ گوڵ بەس خۆی لە ئەسڵا گڵۆب ڕووناشی نییە بۆ ئەم نەباتانی ژوورەوە هیچی وەکو ئاماژەمان پێکرد کە ئێمە باسی ژوورەوە ئەەکەین ژوورەوە ئەبێ هەر هەمووی داخل بێ سابت بێ نابێ بۆ قەزیە هەتاوکەوتمان ڕووناکیش ئەگەر ڕووناکیەکە هەندێکیان هەیە تەحمل ئەکا ئەگەر خۆر بەستونی لە ژوورەوە لی بات هەندێکیشیان هەیە تەحملی ناکە ئێمە خاکەکەی عام یعنی چۆن بڵێن هەمویان زیاتر حەزمان نەوەک حەزمان وایە یعنی حەزەکەین بۆ وڵاتی خۆمان بە تێکەڵی بۆیان بەکارێن یعنی تێکەڵیان بۆکەین لە بابەتی پیتمۆز و قوم و گەڵ و ئەم سێ جۆرە تێکەڵاوەکەین هەندێک جاریش پێرلایتیان بۆ تێکەڵاوەکەین وەکو ئەو گوڵانی کە لە دەرەوە هێنێمە با بڵین ئەکسەرێتی هۆڵندیە گوڵە هۆڵندیەکانیش وەکو بڵین پەیوەستیەکان چییە بەمانەوەیان فقط بەس کەش و هەواکەیانە ئیشتی شکن نییە ئێمە ئاماژە بۆ شکەین ئێستا هەندێک کەس هەیە ئەڵێت ئینجانەی گوڵەکەم بچکۆلە بۆتەوە ئێمە ئەبێ بۆی گەورەترکەین ناخۆی ئەمە لێرە ئەمە کێشە نییە بۆ ئەو گوڵە سەرەتا کەش و هەواکەیە بێ بۆ بڕەخسێنین اینجا بیر لەوانەی کە بکەینەوە بۆ نمونە پێکاتەی گڵەکەی دوایەوە ئینجانەکەی ئەم سەرەکیەکەیان کەش و هەواکەیەتی بابەتەکان زۆرن ئێستا ئێمە ناتوانین تهدیدیکەین ڕۆژانە شتی تازەتر هێتە ناو هەرێمی کوردستانەوە ئەمە جاری وە گوڵی وا هەبینی خۆمان تەعەجوبمان لێ هەتا ئێستا شتیوامان نەبینی ئەمە وەکو بە گشتی هەزم مشتریەک بێتە لامان ئەگەر داوای زانیاری بکە ئەمە زانیاری تەواوی پێئین ئەیسترەوە دوایش خۆی تووشی هەرچ یاعین بڵین فەوتانی گوڵەکەیە بێتەوە و با بڵین خەتاگە لە خۆیەتی لە ئێمەوە نییە حالیان ئێستا لە بەتایبەت سەرەکیان هۆڵندایە لە سینەوە بۆمان هێت لە ئیتالیاوەیەت لە ئێرانەوە بۆمانێت لە تورکیاوە بۆمانێت لەم 4-5 وڵاتەوە بە بەردەوامیەت وڵی بەنیسبەت قەزیێ ڕازانە و ئەمانەی خۆی بڵێ ئەمساڵ ئەوە بوو بەهۆی قەیرانی دارایی و ینی اقتصادی ئابووری وڵاتەوە تۆزە لاواز بوو ئەمساڵ وەکو ساڵانی کە نەبوو بە گشتی ینی بابەتی فرۆشتن کەمتر بوو وەک لە ساڵانی تر بەس سواز بۆ خوایترەوە خەریکە وردە وردە ئیشەڵا جوڵەی تێکەوێتەوە یعنی باشە تقریبا ئێمە بۆ بابەتی ژوورۆ پێینی یعنی با بڵێن ئاژەڵی بەکار ناهێنین چکاتۆ لە داخلایە ئەم پەینە بمێنێتەوە گرفت بۆ گوڵەکە دروستەکات و بۆ ناوماڵەکە شکا ئەبێتە هۆی دروستبوونی مێشولە و حەشەراتێکی زۆر بۆ ناوماڵ زیاتر ئێمە پیتمۆز بەکارهێنین بۆ گوڵی ژوورەوە خۆی ئەمە کێشەی سەرەکی وڵاتی خۆمان ئەوەی ئێمە زیاتر پەرە بەو شتانە نایە یعنی چاومان بەس لە چواردەورەکەی خۆمان بڕیوە و تەنها بەس هاوردە ئەەکەین ئەوەمان هەیە ئێستا منە نمونەیەکی بەسیط باسکەم ئەگە بڵم ئێران کاتی خۆی نیسبەتێک گوڵی ئەو تۆی نەبوو بەس ئێستا سیرەکەی وای لێ هاتووە لە بازارەکانی کوردستانە منافەسەی گوڵی هۆڵندیشەکە نرخیشی هەرزانترە بەس شێوەی جوانی و ڕوخساری گوڵەکە بە شێوەی هۆڵندیەکە نییە
ئێران نییە ئەمە تورکیە ئەمە با بڵین ئێستا ئەمە لقەکەی هێت بە تاقی تەنیا لێرە ئینتاجەکرێ ئینتاجەکە لە شوێکرێ لە کەرکووکەکرێ بەس گەڵاقی دەرێ لێرە تێگەشتی چۆن هەم دارەی هاتووە تێگەشتی دارەکەی بە تاقی تەنیا هیچی پیۆ نییە مۆمیش کراوە تەرتیب کراوە بەزەوە ئەوان لە پتمۆزای چەقێن و هیچی کەیتە وردە وردە بە پێی بە قووەتیێنێ و دەرمانیێنێ و گەڵای پێ ئەتەقێنن سەرێتی هەمووی ئەم بابەتانە گەل بڵم خۆمان هەتا ئێستا شتێکی ئەوتۆمان نییە کەوتۆتەوە حاڵەتەوی هەندێک بۆ نمونە مەتات قەڵەم ئەکرێانی هەندێک هاو نیشتیمانیانی لای خۆشمان فێریەوە بوون کە بتوانن مەتات و هەندێک بابەتی کە هەیە قەڵەمیکەن و بێڕوێنەوە بۆ نمونە ئەم زامبیای پێڵەن ئەم زامبیایە گوڵێکی ئەفریقیە ئینتاجەکەشی هەر تەبعاً هۆڵندایکە هۆڵندی ئەمە ئێستا بە هۆڵندی بۆمان هەیە دەمانە گوڵێکی زۆر زۆر بەتوانا و بەقەوەتە ینی بڵێن بۆ وڵاتی خۆمان زۆر زۆر گونجا و هیچ کێشەیەکی نییە لە ڕووی خزمەتکردنەوە ئاودانی بە شێوەیەکە ینی لە هاوینە 20 ڕۆژ کەڕەتێک لە زستانیشە ئەبێ ئاگاداری قەزی دەرەجەی حرارەتەکەی بینێڵی زۆر سەرمای بێ ئاویشی کەمترێ لە زستانە خاکەکەی پیتمۆزە بە تایبەتی بەس کاتی ئێمە کە ئێڕوێنی بۆی بۆ وڵاتی خۆمان پێشتریش ئاماژەم پێەیە تێکەڵەیەک دروست ئەەکەین لە گڵ و قوم و پیتمۆز ئەوە بە ئێمە بەڕێی ئێمە بۆ لای خۆمان گونجاوترە هەت تێچوەکەشی کەمترە بێ بۆ هاوڵاتیان کە بڵین ئەم گوڵاکەڕ ئەکسەرێتیان لەبەر خۆریشە ئیداراکەن و لە سێبەریشە هەر ئیداراکەن یانی با بڵێن ئەمانە پێویستیان بە هەوا گۆڕچیەکی کامل هەیە ینی لە دەرەوە بێ نابێت لە ژوورەوە بێت لە شوێنێکی داخراوە بێ ئەم بابەتانی کە لێرە ئێمە عەرزمان کردو باڵێ ئەمە بۆکسسی پێڵێن یانی بڵێن گوڵێکی هەمیشەییە بەردەوام سەوزە لە دەریشەوە بۆ بەرخۆر و بەرسێبەریش هیچ گرفتێکی بۆ دروست نابێ بە دایی بۆ نمونە ئەم نەباتی کەشمان هەیە بۆنسای پێڵن گوڵی بۆنسای ئەم قەد و ڕێگەی با بڵێن ڕێگی دارێکی سینیە گەڵاکەی متوربەیە لەسەری متوربە ئەکرێ ئەجا کەمێک وڵاتیان کێشان هەیە لەگەڵەوەی ئەڵێن ئەم گوڵەکە ئێمە لە ژوورەوە دایئێنین بۆچی گەڵای پیوە نامێنێ خۆی ئەم بۆنسایە با بڵێن تایبەت بۆ دروست کراوە لە دەرەوە لە کەشێکی سێبەرا بێ نابێ بە بەردەوامیش هەتاو لێبا ئەگەر بۆ نمونە ڕۆژانە سەعاتێکیش لەبەر هەتاوە بێ هیچ ئەشکالاتێکی بۆ دروست نابێ بەس لەوە زیاتر بێ بۆ گەرمای هاوین هەڵە پڕوچێ ئجا دوا بە دوای ئەوەش لە زستانە کە بڵێن ئەکەینە زوقم و بەستەڵەکەوە ئەو کاتەش لەو کاتەیە ئەم دەرەوەی پێخۆش نییە و حەزەکا لە ژوورەوە بێ لە کۆتاییدا داوا لەو هاڵاتی خۆشەویستانەکەم کە ئارەزومەندی بەخێوکردنی گوڵ و گوڵزار و سەوزاین لە کاتێکا کە سەردانی شوێنێکەکەن بڵێن بمەشتە لێ شەتڵگەیە بۆ کڕینی بابەتی سەوزایۆمانە لە ڕێنمایی تاوا لەو کەسە وەرگن کە بابەتەکەی لێ ئەکڕن بۆی تووشی هیچ خەسارێ نەبن ئێمە ژۆک و خۆمان فرۆشیاری ئەم بابەتە هەچ کەسێ داوای ڕێنماییمان لێ بکات لە خزمەتی یابین و بۆ پەڕیتواناوە هاوکاریانەکەین و یارمەتیانەی زۆر سپاس بۆیەوەش بەخێربێن یاخوا سەر چاواکانە
بەڵازدان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شوان محەممەد بەرنامەی پیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگۆ بابەتەکانی ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. چاوەڕوانی